بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیداتینە خزمەتان دەخوازین کامڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. سپاس دانیار، سڵاوتان لێ بم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵ و بەختەوەرم منیش کامڕۆ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوینەتەوە خزمەتان کە ئەم ڕۆژ تەوەرەکانمان لە سێ تەوەر پێک دێت کە تەوەری یەکەممان باز لە کۆڵنەدان و چۆنیەتی ببورن. تەوەری یەکەمان باز لە شرۆڤەی کتێبێک دەکەین بە ناوی ئافاتی نەوت کە ئەم تەوەرێمان هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمان دەکات و هەروەها تەوەری دووەممان باز لە کۆڵنەدان چۆنیەتی گەیشتن بە ئامانجەکانت واتە چۆن بێئومێد نەبین، چۆن بێهیوا نەبین. و هەروەها تەوەری سێمان کتێبێکی دیکەیە بە ناوی مرواری یەکدانە گفتوگۆ لەسەر ئەم تەوەرێ دەکەین و لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشەوە فەرموون با پێکەوە بینەربین. بەڵە بەڕێزان دەچینە لای تەوەری یەکەم وەک پێشتر ئاماژەمان پێکرد باز لە کتێبێک دەکەین واتە شرۆڤەی کتێبی ئافاتی نەوت کە ئەم تەوەرێمان هاوکارمان عیمران لە هەولێرەوە ڕاستەوخۆ پێشکەشمان دەکات. عیمران سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش دێنە لای بەڕێز بۆ پێشکەشکردنی تەوەری یەکەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە شەیدا خان، سڵاو لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیام. بەڵێ زان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە تەوەرێکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویستم. ڕۆ باسی کتێبێکی دانسقە دەکەین کە لە هەرێمی کوردستان نوێ و تازە وەرجێڕاوە بۆ سەر زمانی کوردی، ئەویش نەفرەتی نەوتە. یارە کتێبی نەفرەتی نەوت کتێبێکە پڕ لە مانایە بۆ هەرێمی کوردستان، چونکە ئێمەش خاوەنی نەوتین بەڵام نەوت زۆرجا بۆ بە نەفرەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە پێوەی کە دەڵێن داهات نەما موچە نەما نرخی نەوت دابەزی نرخی نەوت بەرز بووە هەر موچەش نامێن ئەنێوەنێ بڵێ بکە بەرز بۆ موچە هات. ئیتر نەوت لە هەموو جیهان کاریگەری بەسەر ئابووری و وڵاتانە هەیە، بۆ ئەمڕۆ باسی نەوت دەکەین. ئەبزانین مایکل ڕۆس کە نووسەری ئەم کتێبەیە و هاوکات وەرجێڕەکەی مامۆستا محەممەد کامەران لەگەڵمنا. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ، سەلامت بی. بزانی مامۆستا محەممەد چۆن باسی ئەم کتێبەمان بۆ کە مامۆستا بێگومان تۆ وەرجێڕیم کتابەی لەوەیە لە هەمومان باشتر لەم کتێبە تێبگەی. نووسەر بۆچی ناوی لێناوە نەفرەتی نەوت؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. نووسەر ئەم ماوەی توێژینەوەکەی بەسەر چەند ساڵێکدا بەش دەکات. ئەگەر تۆ بڵێ ئەم شەپۆڵی سربەخۆبوونی دەوڵەتان و مافی چاری خۆنووسینە بە تایبەتی لە جیهانی سێ و ئەوانە لە ناوەڕاستی پەنجایەکان و بەرەوژوور هێواش دەستی پێکرد. لەو کاتەوە لە 6ەوە تا 75 و لە دوای لە 76ەوە تا کۆتایی هەشتایەکان و لە کۆتایی هەشتایەکان شۆ تا 2010 توێژنەکە بەسەر ئەو سێ ماوەیەدا بەش دەکات. لەم پرسە دەکۆڵێتەوە ئایا بۆ دەبێ دەوڵەتێک کە
دەوڵەتێکی مڵکانەی پێ دەڵێن یانی ژەوتە ڕێنتایر ستیت کە چەند بیرە نەوتێکی هەبێ و سامانێکی نەوتی زەبەلاحی هەبێ بۆ دەبێ ئەم ئاستێکی ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتی بەرز تۆمار نەکا لە ڕێڕەوی خۆی بەرەو بەرجەستەکردنی بەها دیموکراتیەکان بەرەو پێشبردننی مافی ژن بەرەو لە نەهێشتنی یەکجارەکی ململانەی ناوەخۆ لەسەر دەسەڵات بۆ ئەم پرسانە نووسەر دەڵێ نەوت ئەو نەفرەتەنیە کە هەمیشە ئێمە دەبێت لی بترسین بە پێچەوانەوە ئەگەر بە شێوێکی دانایانە داهات و دەرامەتی نەوت کۆ بکرێتەوە و بە شێوێکی دانایانە بە هەمان شێوە بخرێتەوە ناو بودجە خەرج بکرێ ئەوە تا بڵێ دەرهاوێشتەی ئەرێنی دەبێت بۆ دەوڵەتان بەڵێ واتە نەود نەفرەتی نییە بەڵام بەکارهێنانی و ئەو وڵاتی کە نەوتەکە دەردێنیت و بازرگانی پێوە دەکات دەتوانین بڵین دیکا بە نەفرەت بۆم وڵاتیان دەیکا بە نیعمەت بۆم وڵاتە ڕێک وایە ئێستاکە دەوڵەتێکی نەوتی وەک عێراق ئەمە دوێنێ یادی چواردەی تەمووز بوو یادی ئەو ڕوخانی پاشایەتی و دروستبوونی کۆماری عێراق بوو عێراق بڵێ ئەو یەکەم تەقەڵایەتی بۆ دیموکراسی لە چواردەی تەمووزی 58ەوە بەڵام دەبینی لەو کاتەوەش کە سیستەمی پاشایەتی ڕما و سیستەمێکی کۆماری شوێنی گرتەوە عێراق دوای ئەوەش نەیتوانی زاڵ بێ بەسەر تەگەرە سیاسی و سەربازیەکان بە پێچەوانەوە سوپا ڕۆڵێکی گەورەی دەبینی لە کودەتایەکان و زۆری لە شێستەکان تا هاتنی بەعسیش لە 68 سێ-چوار کودەتای سەربازی کرا هەندێکیان خوێناوی بوون ئێران بە هەمان شێوە لە 79 چاوەڕێ دەکرا بە وڵات ئەگەر شار ڕووخا سیستەمی پاشایەتی ڕووخا و سیستەمێکی دیموکراتی شوێن دەگرێتەوە نەیتوانی سەر بگرێ بە هەمان شێوە دەوڵەتەنەوە تێناو شێشانەیان هەیە ناتوانن بە ئاسانی گینگڵ بدەن بەرەو دیموکراسی تاگەری زۆریان بۆ دروست دەبێت باش ئەو وڵاتانە چێن چ وڵاتانێکن کە نەود بۆیان بۆ بە نەفرەتی ینی نەوت قوڕی بەسەرکردن و خۆبانوتنی ئەو وڵات بەگشتی وڵاتانی داهات کەم و یان داهات مام ناوەنجین نەک دەوڵەتە دەوڵەمەندەکان بەڵێ زیاتریش لە جیهانی سێ هەڵکەوتون تۆ ئەگە بڵێ جیهانی یەکەم ئەوە ئەمریکای باکوور و ئەوروپای ڕۆژئاوای و جیهانی دووەم ڕووسیا و چین و ئەوروپای ڕۆژهەڵاتان دێک وڵاتی ئیدی خوار ئەوە چی ئەوە پێگوتر جیهانی سێ ئەم وڵاتانە یان بەگشتیوانە دەگرێتەوە بەڵێ ئەمانە چەند کەیسێکی هەڵاوێردە نەبێن نەیان توانیوە دیموکراسیەکی پتە و لە ئەستۆ بگرن وڵاتانی ڕەنگە وەک مالیزیا وەک عومان ئەوانە نمونەی باش بن بۆ ئەو وڵاتانی کە توانیان لەو نەفرەتە دەربچن بەڵام چەندان وڵات لە کەندا و لە ئەفریقا لە ئەمریکای لاتینیش گەرسی تەقەڵایەکی باشەیە ڤەنزوێلا تاڕادێکی باش توانیوێتی سیستەمیشی نوێنەرایەتی پەیڕەو بکات تا توانیوێتی دامەزراوەی باشەوە ڕێکخراو کۆمەلگای مەدەنی هەبێ ترینداد بە هەمان شێوە بەڵام ئەوانە هێشتا ناتوانن ئەوەی کە پێی دەگوتر کۆنسۆلیدەیتد دیموکراسیەکی پتە و ڕێک بەرجەستە بکەن لە ناو سیستەمەکانی خۆیان ئەمەش زیاتر نەپەیوەندی ئەگە بەگ ڕۆژهەڵاتی ناوین ئەگەوە خۆمان باسی بکەین ئەمە پەیوەندی بە ئاسی ڕۆشنبیری ئیتنیک و نەتەوەکانەوە نییە یانیش پەیوەندی بە کەلتوری ئیسلامیەوە نییە وەک زۆرێک لە لێکۆڵینەوەکانی پێشووتر ئاماژەم پێدەم لێکۆڵینەوە ئەوانە ڕەت دەکاتەوە بەبەستەکە زیاتر نەوتە تۆ ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە بۆ نمونە جەزائیر ناتوانێت هێزی کار لە ناوخۆ ببوژێنێتەوە ئەو تێڕژانە گەورەی دەرامەتی نەوت دەیخاتە ناو بودجەکەیەوە لە سیستەمی سیاسەکەی تەواو لاواز کردووە خۆ دەزایر وڵاتێکە کە زنجیرەیەک حکومەتی سۆشیالیستی بەڕێ کردووە بەڵام هێشتا کە مەغریب لە ویلایەتی ناتوانێت وەک مەغریب بەرزەسەکردنی مافی ژن بکە خۆ مەغریب سیستەمی پاشایەتی بووە مەبەستەکە زیاتر لە نەوتە
لە نەوت واتە نەوت سیستەمی سیاسی وڵاتەکان ڕێک دەخا واتە مامۆسا من حەزەکەم باسی بکەم بۆ هەموو وڵاتان ئەم نمونەیە ڕاستە کە هەر وڵاتێ نەوتی هەبێت تووشی ئەم گرفت و کێشانابێ یان وڵات هەیە سوودی لە نەوت بینیەوە بە شێوازێکی باش و داهاتەکەی بە شێوێکی باش گەڕاوەتەوە خەزانەکە و سوودی لە بەرەو پێچوونی دیموکراسی خۆشی بینیوە بێگومان ئەگە سیستەمێکی دیموکراسی پتە و ڕێک و پێکە بێتەوە وەک بڵێ نەرویز وەک بڵێ بەریتانیا ئەمریکا ئەوانە لەم قەت هەنەوت هەراسانی نەکردوون گەرچی کۆمپانیاکان لە گەندەڵی تێوەگلاون لە بەڵام لە وڵاتی خۆیان لە وڵاتانی کە کاری لێ دەکەن کۆمپانیا ئلف ئەکوانتاین کە دواتر بوو بە تۆتال فەڕەنسی لە گابۆن چەند ئەو پارەی کە لەوێ دەستی دەکەوت لە دەرامەتی نەوت دەرکەوت خاوەن کۆمپانیایەکە چی کردووە کۆمەڵی برەوی سیاسی کۆمەڵێک کاندیدی سەرۆکایەتی لە فەڕەنسا لە نەوەتەکان داوە پێی وە کامپینەکانی فەند کردوونە ئەوانی بردوتە سەردەسەڵات بەڵام حکوومەتی فەڕەنسی لەسەری بەجواب هاتوو ئەوانە ڕاپێسی دادگا کران هەرچۆنێک بێ لە ناوەخۆی ئەو وڵاتە دیموکراتیانە ئەم شێشە دروست نابێ ئەوگە وڵاتێکی دیموکراتی باشت هەبێ ئەم کێشەی دەرامەتی نەوە دەتوانێت مشتوماڵ بکرێت دەتوانرێت بە باشی خەرز بکرێت سیستەمەشی چاودێری باش میدیایەکی بێلایەن کۆمەلگایەکی مەدەنی چالاک ئەم نەفرەتی نەوت بەتاڵ دەکاتەوە باشە لەم کتێبەدا نسخەیەکە لە بەردەستمە چۆن باسی وڵاتی عێراق کراوە لە ڕووینەوەتەوە عێراق بزەبت عێراقیش تووشە و گرفتانە بوو کە باسی کرد یەک لەو خاڵە سەرنج ڕاشێشانە ئەوەیە کە دەڵێ سەدام حوسێن دیکتاتۆری گۆڕبەگۆڕ لە 1970 بەهۆی ئەوەی کە نەوتی بە خۆماڵی کرد و کۆمپانیای نەتەوەی نەوتی عێراقی دامەزراند بەوە هەرمێنی سیاسی پێیا کرد بەوە توانی ڕکابەرە سیاسەکانی خۆی لابدا و بگاتە دەسەڵات کەواتەمە تێک بۆ پێچانێکی گەورەیە تۆ گەورەترین دیکتاتۆر لە مێژووی ئەم ناوچەیە و تەنانەت لە ڕووی لە گۆشەکانی تری دنیاژ نمونەیەکی بەم جۆرە کەم بەدی کراوە لە ڕێی نەوتەوە بەرەو پێیا دەکاتێتە سەر دەسەڵات سەدام سوودی لە نەوت بینی بۆ گرتنە دەستی دەسەڵات بێگومان بە هەمان شێوە سوودی لە نەوتیش بینی بۆ شەڕی کوێت بۆ کڕینی چەک بۆ شەڕی ئێران ڕوبەڕوونە هەردوو جەنگی کە کردی لەگەڵ وڵاتانی بێگومان داهاتەکەی نەوت بینی سوودی لە داهاتی نەوت دەبینی بێگومان و ئەمە چی دروست دەکات تۆ شتێک هەیە پێی دەگوترێت دەشتی زیان نەخۆشی هۆڵەندی تۆ ئەگەر هەموو ئەو سەرما و هێزی کارت هەیە لە کەرتی نەوت ئەوەی بکەی بەگەڕی بخەی کەرتەکانی کە فەرامۆش دەکەی کەرتی پیشەگەریە کەرتی کشت و کاڵە کەرتی پیشەسازی ئەوانە فەرامۆش دەکەی هێزی کار و سەرمای ناستە ئەوانە ئەگەر بەمەش چی دەبێت یەک لە دەرهاوێشتەکانی ئەوەیە تۆ دراوت بەهای بەرز دەبێتەوە تۆ کە دراوت بەهای بەرز بۆ ئیدی کڕینی کاڵەت بۆ تۆ لە دەرەوە هەرزانتر دەکەی وەگەوەی لە ناوە خۆ بکەی بەمەش هێزی کار دادەتە پێ لە ناوە یعنی ئەو نمونەیە ڕاستە زۆر زارداوم لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەندەی خەیاڵمان لای نەوت و نرخینەوە تا ئیتر بابەتی کشت و کاڵ و پیشەسازیەکانی ترمان بە تەواوەتی وەلانەوە ئەمە ڕاستە تا ڕادەیەکی باش بەتەنیا بۆ منە ئێمە دەوڵەت نین تا ڕادێک بۆ ئێمە جیاوازە چونکە ئێمە 10 ساڵێک دەبێت 12 ساڵێک دەبێت دەستمان بە فرۆشتنی نەوت کردووە لە 2013 بڵێ یاسای بۆ دەرچوو کە بە خۆمان هەناردەی بکەین لە پێشتریش 15 ساڵێک نابێت هەر عێراق دەیفرۆشت کەواتە ئەو کێشەکە لە کەی دروست بووە ئەوەی کە لە پێش هەفتایەکان ئەو سەردەم 7 کۆمپانیا هەموو پێیان دەگوترا 7 دەستە خوشکەکە کۆمپانیا جیهانیەکانی ئێستاکە شێڤڕۆن ئێکسۆن مۆبیل هەر ئەوانن بەڵام بە ناوی جیاواز ئێستاکە ناویان گۆڕاوە ئەوان تەواو کۆنتترۆلیان بەسەر بازاری وزەدا هەبوو ئەگەر بۆ نمونە دەوڵەتێک سەرپێچی کرد بە ئەوە دەوڵەتێک هێز لەسەری بەجواب دەهات و دەهات لە دەسەڵات لای دەدا موسەدەق لە ئێران لە 53 نمونەیەکی وا بوو کە ویستی نەوت بە خۆماڵی بکە هەواڵگری ئەمریکی و بەریتانی
هاتم دەسەڵات لایەندا و شایان دووبارە کردەوە حاکم بەسەر وڵات. بەڵام ئەم بۆچی نەوت بە خۆماڵی کرا؟ پرسەکە لێرەیە. ئەتۆ لە کۆتایی شەستەکان وەک وتمان مافی چارەی خۆنووسین ئیدی نەشونمای کرد لە ناو دەوڵەتانی گەشە سندوش وەی لێک هات دەوڵەتان داوای سربەخۆیی بکەن. لە هەمان کاتیش کۆلۆنیالیزم وردە وردە کاڵ دەبەوە. دەستێوەردانی دەرەچیش لە وڵاتان ببووە عیبەیەک چووکە تۆ دەڵێی فەڕەنسا لە ڤێتنام لە جەزایر شکستی خوارد، ئەمریکا دووبارە لە ڤێتنام لە کەمبۆدیا شکستی خوارد. ئەوانە وای کرد کە ئیدی دەوڵەتان خۆیان کۆمپانیای لۆکاڵی دروستکەن و بتوان و خۆیان نەوت بەرهەم بێن و خۆیان بیفرۆشن. عێراق لەو وڵاتانەوە کە کۆمپانیای دامەزران جەنگت کرد باسی دوو جەنگ کرد دەچمەوە سەر پرسیارەکەی پێشترم بەڵام ئێستا یعنی نەوت تەنانەت لەو جەنگانەی کە ڕووشی داوە لە بینی وڵاتان لە نێو وڵاتەکان خودی خۆی نەوت ئەو ئابوووریە بەهێزەیە بەردەوام کاریگەری لەسەر جەنگەکانی شەبووە کە لە دوو نمونەی زەقت بۆ باسکەم لە جەنگی جیهانی دووەم هۆکاری هۆکاری تێوەگلانی یابان دژی ئەمریکا ئەوە بوو. یابان دەویست ئیمپراتۆریەتەکەی لە زەریای هێمن فراوان بکە. پێویستی بێگومان بۆ ئەو تەکنۆلۆژیای کە هەردەم لە بوژانەوە بوو پێویستی بەوە بوو کە سەرچاوی وزە دابینکە بۆ فڕۆکەکانی بۆ تانکەکانی بۆ ئامێرەکانی تری بۆ زرێپۆشەکانی دەبوو دوورگەی بڕۆنەی بگرێت کە پێشتر کۆلۆنیەشی ئەمریکی بوو. بەڵام ئەوەش کە چۆن تۆ بڕۆی بیگری کەواتە تۆ لەگەڵ ئەمریکا ڕوبەڕوو دەبیەوە. سۆچی کرد پێرل هاربەر لەوانەیە پێی ئاشنابین کە دوورگەیەک بوو چەند سەربازگەیەکی ئەمریکی لێ بوو چوو یەکسەر هێرشی بۆ ئەوە کرد بۆی ئەمریکاش هاتە ناو جەنگ. بە هەمان شێوە هیتلەریش هیتلەر گەورەترین هاڵەی لە مێژوو کرد کە چوو بەرەو سۆڤێت و سۆڤێتی داگیر کرد. هۆکاری ئەوەی هیتلەر بەرەو ڕۆژهەڵاتی خۆی کشاوە بەرەو ڕۆژئاوانە ڕۆی هیچی نەمابوو لە دەنداگیر بکە ئەوە بوو کە تانک و زرێپۆشەکانی پێویستی بەو نەوتە بوو کە لە بەڵقان هەیە دەبوو بەڵقان داگیر بکە بۆ ئەوەی سەرچاوی وزە بۆ بەردەوام کاریگەری هەبوون بەردەوام کاریگەری گەورەترین جەنگ لە مێژووی مرۆڤایەتی ڕوویدا بە جەنگی جیهانی دووەمە کە 20 میلیۆن تۆن TNT تێدا بەکار هاتووە تۆ تەقەمەنی تێدا بەکار هاتووە. ئەوە هۆکاری سەرەکی چوونە ناوەوەی یابان و پێکدادانی ئەڵمانیا و یەکێتی سۆڤێتە نەوت ئەوە هۆکاری سەرەکی بە گێڕانەوەی ئەم نمونانە بەڕاستی دەگەینەوە واقعیکە نەفرەتە ینی نەوت بەڕاستی زۆر جار بەکار نەهێنانی بە شێوازێکی باش بووە بە نەفرەت. نەحزەکەم بینەوە سەر وڵاتی خۆمان عێراق بۆ عێراق بەگشتی چۆن بووە ینی ئەوەی باسە کرد لە سەردەمی بەکارهێنانی ڕژێمی بەعس بۆیان نیعمەت بووە سەدام بە شێوازێکی وا بەکارهێناوە کرد دەسەڵاتی پێکرد. لە دوای ئەوە چۆن بوو بازرگانی نەوت لە عێراق بەگشتی چۆن بوو لە دەسەڵاتی چێە ئەم وردەکاریانە بازەکرێت لەم کتێبەیە وردەکاریەکان ناوەڵە باز نەکرێت وەڵام خۆم ئەوەکتان دەمێ هەر تێڕوانینێک بە یاسا عەبدولکەریم قاسم ویستی بە خۆماڵی بکە نەیان هێشت و دواتر باسیەکان هاتن وەک علی ساڵح سعدی کە دەم سەرۆکی باسیەکان بوو لە 63 هات وتێمە بە شەمەندەفەرێکی CIA هاتینە سەر حکوم مەسەلەن تۆ ناکرێت ئەوە دۆزێکە ناتوانین دەستکاری بکەیت چونکە ئەو دەم سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوە بوو کە دەبێت بازاری وزە جێگیر بێت ناتوانرێ نرخەکان هەڵبەز و دابەز بکەن. نەوت خێر و بەرەکەت بوو لە 50-60ەکان زۆربەی زاناکانی سیاسەکانی ئەو کات دەیانگوت ئەگەر وڵاتان بە نەوتی خۆیان بەخۆیان دەستیان بە فرۆشتنی نەوتی خۆیان بگا ئەوە دەبوژێنەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی سیاسە لە ڕووی ئابووریەوە. بەڵام هەفتەیەکان کە دواتر نەوت بە خۆماڵی کرا ئەم تێڕوانینەی گۆڕی لە هەفتەیەکان کە دواتریش پێشتریش ئۆپیک پێیا بوو کە ئۆپیک سەرەتا تەنیا نەدامەکانیان گرێبەستەکانە ناوە خۆیان تاوتوێ دەکرد وەی لێ هات ئیدی بە تێک هەڵچڕژێن و فشار لەسەر کۆمپانیەکان دروستکەن بۆ ئەوەی لە وڵاتەکانی خۆیان لە زێدی خۆیان دەریان بکەن و خۆیان دەست بەسەر کاروباری وزەدا بگرن. ئیدی ئەوە بکە وڵات عێراقیش لەم چوارچێوەیە توانینەوت بە خۆماڵی بکە بەڵام دواتر هەڵبەز و دابەز لە نرخەکان ڕوویدا. پێشتر ئەگەر نەوت
بە جێگیری بە نرخێکی جێگیر دەفرۆشرا هەموو نرخەکەی جێگیر بوو و حکوومەتی و کۆمپانیاکانیش بۆ بەشی بۆ حکوومەتەکان بۆ دەوڵەتەکان بەشێکی جێگیر دەرامەتی نەوتیان تەرخان کرد بوو کۆمپانیاکان ناچار بوون شامدە برمەترسیەوەی هەڵبەزون دابەز نرخەکان ڕووبدا دوای بە خۆماڵکردنی نەوت ئەمە پێچەوانە بووە ئیدی کۆمپانیاک ئیدی دەوڵەتان خۆیاندا بەر ئەومەترسی ئاگەر نرخی نەوت دابەزێ چێ جزەور دەچێشێ ئەوە دەوڵەتان دەیچێشن ئەوە چکە ئەوان خۆیان دەفرۆشن و خۆیان نرخ دیاری دەکەن وەلی هەدیدی نرخی نەوت هەڵبەز دابەشی زۆر بکات لە 50 سنتەوە لە $1 لە شێستەکان بەرەو $40 و $50 تا قەیرانی کریمیا لە 2013 بە $150 دەفرۆشرا بەڵام ئەمەی کە ڕوویدا لە هەشتایەکان کە ئیدی ئەوروپا و ئەمریکا وتیانەوە پێویستمان بە نەوت نییە تا ڕادێک ڕایان گرت وڵاتانی نەوتیش ئەوەیان پێدا بەرهەمهێنانیان زیاد کرد کەواتە کە نەوتی زیاتر چوە بازار و هەرزان دەوێت ئەمە دارمانێکی ئابووری تەواوی لە دەوڵەتە نەوتیەکان پیا کرد هەر ئەمەش بوو کە پاڵی بە سەدامونە لە کۆتایی هەشتایەکان ئیدی بیری داگیرکردنی کوێتی لە خەیاڵ بێ و دوای لە نەوت لە ساڵی نەوەتیش کردی بۆ عێراق تایبەت ئەمە پرسێکی گرینگە چکە عێراق تا ئێستاکەش خاوەنی یاسای گەسی 2010 یاسای تایبەتی کۆمپانیای نەوتینەتەوەی عێراق دەرچوو بەڵام لەبەر ئەوەی کە کێشەی نێوان هەرێم و بەغدا لەسەر نەوت ناتوانێت چارە بکەوە دەستوریش کە هەیە لە دەسەڵاتە فیدرالیەکان لە مادەی 110 دەسەڵات فیدرالیەکان دیاری دەکات مادەی 112 وابزانم دەسەڵاتە هەرێمی و پارێزگاکان دەسەڵاتی هەرێم و پارێزگاکان دیاری دەکات هیچیان باسی ئەوە ناکەن چێنەوە بە دیاریکراوی سامای نەوت لای چێ و چێ بەڕێوەی دەبات دوو ئارتیکلی تریشە 13 و 14 بازەوەی دەکەن کە نەوت بە شێوێکی هاوبەش تەنیا کێڵگە نەوتەکانی ئێستا کە کاتی نووسینەوەی دەستورە بە شێوەی هاوبەش بەڕێوە دەبردرێ ئەمە زۆر ناڕوونە ڕاست ئەمە بچوو ببینەوە بینە خوارەوە ئەوجارە بینە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەروەکو واسەکە لە 2013 یاسای تایبەت بە فرۆشتنی نەوت بەرهەمات چەند ساڵێکە ینی بازرگانی بە نەوت و فرۆشتنی نەوت دەکرێت و باسی عقودەکانی نەوت دەکرێمە بە شێوەشی بەرفراوان هەرێمی کوردستان توانی بە نەوت ببوژێتەوە یان بکەوێتە بەرەم نەفرەتی ئەم کتێبارۆکو باسێک ببێتە بە نەفرەت بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە ئێوە بینیوتانیان داڕمانی ئابووری یەک لە لێکەوتەکانە ئەمەشمان چەشتووە بەڵام هۆکاری سەرنجی ئەوەی کە نەوت وەک سەرچاوەیەکی ئابووری تەواو بودجەی هەرێمی کوردستانی نەبوژاندوتەوە ئەوەیە کە تێچووی بەرهەمهێنانی نەوت لێرە گەلێک زۆرە ئێستا بۆ نمونە لە سعودیا خاکێکی ڕاستە و بە تێچووی بەرهەمهێنانی نەوت $1.6 ئەو هەیە بەڵام لە کەنەدا بە $30 بەرهەم دێ یەک بەرمیل نەوت لە بەهەما بەڵام ئەو نەوتەی سعودیا بە $70 دەفرۆشرێ کەنەدا بە کەمتر دەفرۆشرێ چکە هەم جۆریەتەکە دەوردەبینی و هەمیش ئەو نرخی بەرهەمهێنانەکەیەوە زۆر جیاوازن هەرێمی کوردستان یەک لە کێشەکانی ئەوەی بۆ کە تێچووی بەرهەمهێنانی نەوتی زۆر بووە دواتریش بەشی کۆمپانیایەکانی دوو بەخۆی چەند جۆرە گرێبەستێک هەیە پێی دەگوترێت پرۆدەکشن شەیرینگ کۆنتراکت یان دابەشکردنی بەرهەمهێنان کە ئەمە هەرێمی کوردستان پێڕەوی دەکات ئەمە لەو ڕوانگەیەوە باشە کە ئیدی بازار دەکەوێتەوە بۆ کۆمپانیا و کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیا دێن لێرەوە بەرهێنان دەکەن بەڵام ئەوان هەر کاتێک دەستگای بەرهەمهێنانی خۆیان بنیادنا لە شوێنەکە و دەستان بەرهەمهێنان کرد ئەو تێچوو ئەو خەرجیانەی سەرفیان کردووە لە دەرامەتی فرۆشراوی نەوت دەیجێڕنەوە ئەمە بارگرانیشی زۆر ێستا بەشەی راپۆرتی دیلۆیتی لە نۆمانجی سەرەتایی 2020 $66.66 داهاتی نەوتی هەرێم بە کۆمپانیاکانی گواستنەوە دراوە بەرەو تورکیا و لەگەڵ ئەو تێچوو خەرجیانەی کە کۆمپانیاکان سەرفیان کردووە ئەوە گەلێک زۆر بێگومان ئەمە ڕێژێکی زۆرە بەڵام لەگەڵەوەش لە هەرێمی کوردستان
ینی داهاتینەوەت بە شێوەی دەکرد کە بەشم و چە و بابەتانە بکە بەو حاڵەیەوە نەخێر ئەوها بەش ناکەم ئەگەر ئێستا کە حاڵی حاضر چەند گرمەیەک لە نرخی بنەوە دووبارە دەستی پێکردێتەوە وەک کۆڕۆنا سەردەمەکە وەک کۆڕۆنا نیە دەتوانێت داهاتێکی باش بخاتەوە بەڵام ئەوەی کە کێشەیەک سەهرمی کوردستان اقتصادسازیەک بیکە ئەوەیە کە تۆ بە گرێبەستەکاندا بچیەوە ئەو گرێبەستانی کە کردوونێت بووە وەک بەندەکان ئەم چارەسەرەیە ببێتە کۆتا پەیامی چکە نزیک دەبین و لە کۆتایی بەرنامە پەیامی تۆ چیە سەبارەت بە بەڕێوەچوونی نەوت لە هەرێمی کوردستانیان پێویستە چی بکرێ بۆی کە نەوت ببێتە نیامەت بۆ خەڵکەیە یەک لەوانە کاراکردنەوەی یاسای سندوقی داهاتی نەوت و گازیەکان لە 2015 دەرچوو بەکار بخرێەوە دیوانی چاودێری دارایی بەگەڕ بخرێتەوە و ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بکەوێتەوە سەرکار بۆ ئەوەی بەرهەمهێنان دیاری بکە بۆ ئەوەی برەوێک بە نەوتی هەرێمدا لە بازاڕەکانی جیهان بە هەمان شێوەش گرێبەستەکان پێداچوونەوەیشیان پێدا بکرێ لەگەڵ ئەو گرێبەستانە بە شێوەیەک کراون کە لە خۆی سروشتی و گرێبەستەکانی ژوایە چکە تۆ هەرێمی کوردستان لەژێر فشارێکدا بووە بۆ ئەوەی تۆ لایەنە دەرەچیەکان بهێنە ناو بازاری وزە و ئەمنواسەشان بۆ پیاکەی ناچار و گرێبەستیان لەگەڵ ناتوانانی وەک عێراق بکەیت عێراق کە هەموو شتەکان دەخاتە ئەستۆی کۆمپانیایەکان و بەڵام لە کوتایەکە پێویستم بە پێداچوونەوە بە گرێبەستانە هەیە وادنی گرێبەستەکان زیاتر لە بەرژەوەندی کۆمپانیەکانە گرێبەستەکان بە شێوەشی تیۆری کە کۆمپانیایەک هات و بەوەرهێنانی کرد لێرە سەرەتا لە ئەو بەندەکانی گرێبەستەکە لە بەرژەوەندی ئەو دەشتێنەوە چونکە ئەو دەڵێ من ئەگەر ئەگەوانە بێ نام بەڵام هەرگە تەواو دامەزرا بۆ دەستگاکانی بەرهەمهێنانی خۆی دانا ناتوانێت بە ئاسانی ئەوانە لە کۆڵ خۆی بکات و بڕوات کەواتە تۆ وەک حکومەت دەتوانی بەسەری بسەپێنی بەتەنێ هەرێم نا هەموو وڵاتێک بەسەری بسەپێنی کە پێویستە تۆ بە مەرجی من کار بکەیت چونکە دەزانم تۆ ناتوانی بڕۆی لەو حاڵەتە دەست خۆش بێ مامۆستا محەممەد زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ وەرگێڕانی ئەم کتێبێش کتێبی نەفرەتی نەوت کە کتێبێکی دانسکای لەسەر ئابوونینەوە زۆر سپاس بۆ تۆ سەلامت ویست ئەزیزان و خۆشەویستان ئەو تەوەرەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردن بۆ هیوایی کە نەوت ئیتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان ببێ بە نیعمەت نەک ببێ بە نەفرەت هەروەکو لەم کتێبەیە باسکرا بوو دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر وهروە سپاس بۆ میوانەکەشت بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین دووبارە سڵاوتان لەبێ دازان باز لە خەسڵەتێکی گرنگی ناو ژیانی مرۆڤ دەکەنەوەیش کۆڵنەدان ئەبزانین کۆڵنەدان و بەردەوامی تا چەند گرنگە لە ژیانی مرۆڤدا بۆی کە ئەو کەسەی کە دەوێت بە ئامانجەکانی بدات کۆڵ نەیات وە بەردەوام بێت و هیچ ڕێگرێک نەبێت لەوەی کە بە ئامانجەکانی بهات لەم تەورێماندا باز لە ئەزمموی کەسێک دەکەین کە بەردەوام بە بێ و چان بەبێ کۆڵنەدان توانیوێتی ئەوەی کە پلانی بۆ داناوە بگات بە ئامانجەکانی و باز لە کۆڵنەدان و گەیشتن بە ئاماژ دەکەین گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەژین و مامۆستا لە پەیمانگا زۆر سپاس مامۆستا زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە مامۆستا یەکێک لەو خەسڵەتانی مرۆڤ کە لە ژیانیدا هەیە کۆڵنەدانە ئەمە تا چەند گرنگە کە مرۆڤ بگات بە ئاوات و بە ئامانجەکانی بڵێ بەناوی خی گەورە و میهرەبان من ناوم ئاژین ناظمی عەزیز مامۆستای ئامادەیی توی مەلیکم مامۆستای وانەی ئینگلیزیم بەڕاستی کۆڵنەدان شتێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا مرۆڤ وەکو بڵێن ئەگەر بۆستین وەکو ئاوێکی مانگ عنی بۆگەنەکەین ئەبێ هەر بەردەوام بین نابێ بڵین بۆستین و کۆڵ بدەین من ئەزمموونێکی زۆرم لە ژیانی خۆما هەیە کە بڵین لە سفرەوە بڵین دەستم پێ کردوێتەوە من ساڵی 92 کە لە ئێران هاتینەوە بڵین لە سی ناوەندیم لە ئێران تاوا کردبوو کە هاتینەوە لێرە بەهۆی بێبەرنامەیەکی بڵین وڵات و تازە ئینتیفازە کرابوو ئەمانە ساڵێک هەر وەریان نەگرتم
بحكمی ئەوەی کە لە ناوچە زمان فارسەکانە بووین ئەوانەی کە زمانیان بە فارسی و تورکی بوو هیچ سۆرانیشم لە ئەزانی چونکە خۆم هەورامیم کە هاتمەوە هەر یعنی هەپەسا بووم ئەوە هیچ یەکەم ساڵوەریان نەگرتم دووەم ساڵ کە چوون بۆ مەکتەب هیچم نەئەزانی تەنانەت وەستا بوو امتحان بوو مامۆستای گوتی بێزەحمەت بڕۆ ست فلانم بۆ وانکە وەبزانم سشلێر بوو ئێستش ناوەکەم بیرە بڕوا بکەن تێنەگەیشتم هەی سەدمە لێیام نەمەزانی یعنی چی ئەڵێت بیرم خواردو بوو وەستا بووم مامۆستاکە لێم تووڕە بووتی من لەگەڵ تۆم نییە ئەڵێ بڕۆ ئەڵێم پێت ئەڵێم بڕۆ ئەو فلانە مامۆستام بۆ وانکە ئیتر زۆرم پێ ناخۆش بوو وازمێ لە مەکتەب هاتمەوە ماڵەوە یعنی لەم نێوەندەیە ئەمە تۆ 5 ساڵە فەوتە بەڵێ هاتمەوە ماڵەوە ئیتر بڕوا بکە من بڵێن خوشک و براکەم لە ئیبتیدایی یابوون کتێبەکانی ئەوانم هێنا ئیتر لە سفرەوە دەستم پێ کرد لە ئەلفبەی کوردیەوە دەستم پێ کرد و خۆم فێری زمانی چەند بوو کات تەمەنم 13 ساڵ 13 بۆ 14 بوو چونکە لە ئێران شەشی ئیبتیدایی نییە زووتریش بووم بۆ مەکتەب ئیتر مناڵتر بووم بڵێن لە تەمەنەکانمانەی کە لە پۆلی سی ناوەندیا بوون یعنی ئیتر وەکو بڵێ لێرە گرانی بوو کتێبێک بۆ 6 تەلەبە بوو ئەوانە هەمووی سەدمە بوون بۆ من لە سفرەوە دەستم پێ کرد مامۆستا ئاژین بە حکمی ئەوەی کە باست کرد لە سێ ناوەندیا بووی هاتووەتەوە ساڵێکە هەروەریان نەگرت ساڵێکیش هیچ زمانە نەزانی دوجاریش تۆ لە یەکی ناوەندیەوە دەستم پێ کرد کەواتە لەم نێوەندەدا 5 ساڵە فەوتاوە چی وای لە تۆ کرد کە لەوانەیە کەسێکی کە بۆایە بوو تا 5 ساڵ خوێندنم فەوتاوە هەر تاقەتی نەمایە لە خوێندن چی وای لە تۆ کرد کە کۆڵ نەدەی کە بەردەوام بی کە هەوڵ بی زۆر حەزم لە بڵین مەکتەب بوو لە شەهادە بوو لە خوێندن بوو زۆر حەزم لە کەسێک بوو بم بڵین سەیدەلانی بوو خۆم هەر بڵین هی دەرمان بڵین ئەو دەرمانانەی کەم بینی یەکسەر ناوەکانیم لەبەرە کرد حەزم لە شادی بڵین سێدەلانی و ئینگلیزی بوو هەر بڵین لە ئێران ئینگلیزیەکان بڵین لە ئێران لە پۆلی نزیکی متەوەسط ئینگلیزی خوێنرا زۆر ئیحتیمام بە زمان ئینگلیزی ئەیە زۆر ئیحتیمام بە ئەدەبی فارسیش ئەیە بڵین کتێبەکانی حافظ و بڵین سعدیم زۆر خوێندەوە خۆم زۆرم مطالعەم ئەکرد لە یەکی متەوەسط زۆر مطالعەم ئەکرد و زۆر حەزم لە خوێندن بوو ئەو بکوای لە کردبووم وەکو هاندانێک هەر کۆڵم نەدا زۆر هەوڵم ئەیە زۆر ئەم خوێندەوە باوکم کتێبی هەبوو کتێبەکانی مەلا عەبدولکەریم و مدەڕس سێبەرگ بوون شریعەتی ئیسلام بە پێی ئیمامی شافعی مەلا عەبدولکەریم و مدەڕس لەو کاتەوە ئەوانەمە خوێندەوە یعنی دوجار چۆن فێری زمانی سۆرانی بوو باس لەوە دەکەی کە سەرەتا هاتوویتەوە هیچ تێنەگەیشتی کە چوومە دووی ناوەندی سەرەتا هێنم سەرەتا 6 سفرمتیا بوو لە مەکتەبی کوردستان وەرگیرام ئەو کاتەوانی کە لە ئێرانەوە هاتبوونەوە لە مەکتەبی کوردستان وەرەگیران یەکەم امتحان کە گرتم 6 سفرمتیا بوو ئیتر دوای ئەوە بوو جاران بڵێ نیوەی ساڵ و سەری ساڵ هەبوو ئەتر سەری ساڵ وردە باش بووم بوویەوە بە 2 سفر ئەنی لە سفرەکانم لە حەوتەوە حەودانەوە و شەشدانەوە بوو بە بیرم نایوەزان حەوت بیا 6 بوویەوە بە 2 دانە بە زۆر هەوڵمەیە بەڵام بڵێن من خەسڵتێکم هەبوو لە بڵێن خوێندنە زۆر ئیحتیمام بە تێگەیشتن ئەیان خۆی بڵێن تەدریسی ئێرانیش هەروایە خوێندنی ئێران وایە ئیحتیمام بە تێگەیشتن زۆر ئەدرێت وەک لە بەرکردن و ئەها دەرخیات و نمرە بەداخەوە لێرە کە سەرنجم ئەیە زیاتر ئیحتیمام بە نمرە ئەدرا بەڵام لەوێ وا نەبوو ئتر تێگەیشتن زۆر مهم بوو بۆ تابی ئتر منی زۆر بە تێگەیشتنەوە بڵێن هەوڵمەیە و باوکشم زۆر یانەتی ئەیام سەرکەوتی مامۆستا دواترینە سەر قۆناغ و وێزگەکانی ژیانت لەم سەرەتایەدا هاندانی کەسانی تر خێزانەکە تا چەند گرنگ بوو کە تۆ بەردەوام بیت و کۆڵ نەدەیت زۆر گرنگ بوو بۆ من هاندانی بڵێن باوکم بەتایبەتی دایکم هی بڵێن خزمەکانم بڵێن ئامۆزا و پوزەوانم کە لە خۆم هەمویان گەورەتر بووم ئەچوم بۆ لایەن سەحیان پێکردم یەکی عەرەبی پێکردم یەکی ئینگلیزی پێکردم بڵێن یەکی کوردی پێکردم زۆر ئەو کاتە بڵێن گرانی بوو وەکو ئێستا نەبوو مامۆستای تایبەت بگیرێت هەر نەبوو دوای ئەوە بڵێن قوناوی عەدادیە مامۆستای خصوصی هەبوو تایبەت هەبوو ئیتر چوم وەکو ڕەفیق هەمویان یارمەتیان ئەیان بەڕاستی دەستخۆشی لە هەمویانەکەم ئەی لە ڕێگەی ئەوانەوە فێری زمانی کوردیەکە بوویان بەڵێ ئیتر وردە فێر بووم بەڵێ کەواتە تۆ چی بۆ کەسانە دەڵێی بۆ نمونەیەسە کەسێکمان لەوانەیە دەرفەتێکمان لە دەستچوو بێت بێ ئومێد بووبین چی بۆ کەسانە دەڵێیت کە بێ ئومێد نەبن کە بەردەوام هەوڵ بن تا بگەن بەو ئامانجێکی هەیە بەڕاستی ئینسان نابێت بێ ئومێد بێت
یەک جار نادوو جار سێ جار من دەرسی وا هەبووە چ جار خوێنومەتەوە ئەنجا توانیمە بیخوێنمەوە. مەبەستە دەرسی قوتابخانەیە؟ دەرسی قوتابخانە دەرسی تر بڵین لە دەورە و شتا چل جار خوێنومەتەوە ئەنجا پێگەیشتم بە قەڵەم سەعیما کرد ئیتر هەموو شتێک بەکارێن هەرکەس هات بۆ ماڵمان پرسیارێکم لێ کرد یعنی ئەوە بۆ شەرحکە ئەوە معناکەی چییە ئیتر ئەوە بوو کە زۆر هانی ئاماژەت پێکرد لە سەرەتاوە لە سفرە و دووبارە دەستی پێکردەوە دواتە توانی بڕۆنامەش بەدەست بێنیت و مەزرێت و بیتە مامۆستا. وڵاهی کە لە عەدادیە ئەو نمرەم نهێنا کە خۆم حەزم لێ بوو بەڵام بەهۆی مامۆستایەکەوە کە پێی وتم وتی بڕۆ بۆ قسمی فارسی لە ئاداب بڵێن لە هەولێر وتی بڕۆ بۆ قسمی فارسی لەوەی ئەوای لێهێنیتەوە ئەگەر باش بیت ئەچیتەوە بۆ ئینگلیزی. ئیتر منی ژوام کرد لە قسمی فارسی بووم 2002 ئەوایل بووم یەکەمی قسمی خۆمان بووم ڕۆشتمەوە بۆ بڵێن بەشی زمانی ئینگلیزی. زۆر باشە تۆ خۆت پێشتر ئاماژەت بەوە کرد کە پێت خۆش بکە تۆبی سەیدەلانی وەرەی. بەڵێ تۆبی سەیدەلانی ئینگلیزی زۆر هەوڵم بۆیە بەس ئیتر نمرەکەم کەم بوو بەداخەواشتا و دووم هێنا من زۆر شوێن وەریەگرتم بەس قسمی فارسی بنووسی بۆ هێری جنەبە ئینگلیزەکەم بەنسی بەس ئەوەی کە جێگەی سەرنجە تۆ بۆ نەکە دوای 6 تەواو کردووە زمانی فارسی وەرگیراوی بەڵێ دوای هەر کۆڵە نەداوە ئینگلیزیەکەش بەدەستێنن. یعنی فارسی خوێند و ئینگلیزیش خوێند لە زانکۆ بوون ساڵ یەکەم لە فارسی بووم کە ئەوایلە دەهێنا ئەچیتەوە قسمی ئینگلیزی قسمی کوردیش قسمی کوردیش کە ئەوایل هێنا رەچیوە بۆ ئینگلیزی. زۆر باشە مامۆستا ئاژین پێم وابێت تۆ چەند زمانێک شارەزایت؟ وڵاهی خۆی زمانێکم هەورامیە لەهجە سۆرانیش ئەزانم باڵێ زمانی تورکی ئازەری ئەزانم بە حکومی ئەوەی هاوپۆلەکانم لە ئێران هەموو تورک بوون هەروەها زمانی فارسی بە ئێستش لە یازال بە زمانی بڵین فارسی مطالعاکەم زمانی ئینگلیسی بەکارهێنم بۆ تەدریس زیاتر چونکە زمان بڵین هەنێ زمان هەیە ڕۆحی تیانە بڵین زمانە شەرقیەکان ڕۆحێکی هینیان هەیە ڕۆحێکی تایە چونکە بە حکومی ئەوەی ئیسلام و لە خۆمانەوە نزیکن بەڵام زمانی غەربی تۆزێ ڕۆحی هاوشکن مجاملەی نییە ڕۆحی تیانە زمانی فارسیم بەلاو خۆشترین زمانە بۆ مطالعە زمانی ئینگلیزیش تەدریسی پێەکەم شارەزابوون لە زمان پێشتر بە ڕێزت ئاماژەت بەوە کرد کە گەڕایتەوە چوویتە قوتابخانە زمانی سۆرانیت نەئەزانی مامۆستاکەت پێوتی بڕۆ فڵانە مامۆستان بۆ بانکە توشتمە بووی زۆر سەخت بووە بۆت کەواتە فێربوونی چەند زمانێک تا چەند هاوکارە بۆ سەرکەوتنی هەموو تاکێک لە کارەکانی بەگەیشتن بە ئامانجەکان. بەڵێ زۆر هاوکارە چونکە تا چەند زمان بزانی ئەوە نە کولتورە زانی يعني أونا دەوترێت چەند زمان بزانی ئەوە مرۆڤی ئەوە کللتور ئەزانی يعني مشک فراوانە بێت بگرە وای لێت کە وشەکان ئەزانی ئەمە ئەم وشەیە هیچ بڵێن هیچ زمانێک ئەمە فەڕەنسیە ئەمە هی فارسە ئەم بڵێن ئەم وشەیە ئەمە هی تورکە ئەتر وات لێت وەکو لینگویستەها لینگویستی زمانەوانی ئینگلیزی پێڵە لینگویستیک فێری ئەوە بی کە ئەم وشەیە ئەسڵەکەی لەکوێوە هاتووە اینجا که دو زمان سه زمانیش فێر بووی ئیتر ئاسانتر زمانەکانی تر فێربی مشک فراوانە زمانانە چۆن فێر بووی بۆ بردانیان ناڵێم ئەو ئینگلیزیەکەم پێم وا بێخوێن ئینگلیزەکە بەڵێ خوێنوم خۆشم پێشتر حەزم لێ بوو کە لە عەدادیە بووم هەر وشەیەکی ئینگلیزیم کە خوێندەوە لە پاڵی تەلەفوزەکەی هەیە ترانسکریپشنەکەی یەکسەر ئەوەشم لەبەرە کرد بەڵێ یەکسەر ئەوەشم لەبەرە کرد کە لە بڵێن عەدادیە بووم درکە چوون بۆ کلیە پێویستم بە دەنگ نەبوو فۆنەتیک نەبوو لە فۆنەتیکا باشترین قوتابی بووم چونکە فۆنەتیک زۆر حەزم لە فۆنەتیکە خۆم ینی هەر فۆنی پێڵەمە کوردی جواب بزانم. مامۆستا تا چەند گرنگە ئامانج دیاری بکرێ بوون تۆ لە تەمەنی 13 و 14 ساڵیدا یەکێک لە ئامانجەکانەوە بۆ کە تۆ سەیدەلانی خود قسمی ئینگلیزی تاو بکەیت دوای کەشت بەشێک کەوەرتەگرێت دوایی دەچیتەوە هەر ئینگلیزی ئامانجەکەی خۆت بەدی دەهێنی ئەمە تا چەند گرنگە کە لە بیدایەتەوە ئامانج لە مێژتا بێ بووی کە تۆ ئەو کۆڵنەدان و بەرداوامی لە پێناودا بکەیت. زۆر گرنگە بەڕێی من ئامانج زۆر گرنگە پلان زۆر مهمە کە لە مێژ کتابێ من خۆمەکو مامۆستایەک بۆ نمونە ئەگەر پێم بڵێن بەیانی وەرە بۆ نمونە من پۆلی دەم هەبێت پێم بڵێن وەرە 11مان بۆ بڵێرەوە خۆشم مەسەن 11 توانە بڵێمەوە بەس لە خۆیەوە مێشکرد ئەو بەرنامەی تیانیەکە بچی یعنی تەنانەت ئەگەر شەوان ئەو پلانە دانەنی بۆ بەیانی کە ئەیڵیتەوە یعنی شەکلەکەی بەدیا تەلەبە پێتە زانێ ئەین تەلەبە ئەزانێ کە مامۆستا ئەم دەرسی حازر نەکردەوە بیڵێتەوە پلان ئەوە مهمە با کەمیش بێت
ئامانج گرنگترین شتە بۆ مرۆڤ لە ژیانە کە هیبێ بزانێت چی ئەکات ینی بزانێت چۆن بەنامێ بۆدا ئەڕژێت چی لە مشکیا هەبێت نەک بڵین بڵین بێبەرنامە بیت و نزانی چی ئەەکەیت و سەر لە خۆت تێک بی خۆی بڵین کە پلانت هەبوو مشکیش جسمی هەموو بڵین هەموو خۆی ئامادەکا بووی وەگوتم ئەگەر بەبێ پلان بچیتە پۆلێکەوە یەکسەتە لە بە پێت ئەزانێ ئەڵێ مامۆستا ینی خۆی حازر نەکردوش وا ئەزانێت شت نازانی بەس ئەوەیە بڵێ مێشکت پلانەکەی بۆ دانە ناوە خۆی حازر نەکردووە تۆ پێت وایە بۆ هەموو کارێک پێویستە کە پلان و بەرنامەت هەبێت من خۆم زۆر ئامادە بکەیت بەڵێ خۆم زۆر کار هەیە ڕاستەکەی دەڵێ ئەوە پێویستی بە ئامادەکردنی و بڕۆ و ئەوەی ناوێت و کاتە ئایا هەموو کارێک بۆی سەرکەوتن بەدەستبێنی پێویستە پلان و ئامانجت هەبێت زۆر گرنگە زۆر گرنگە پلان و ئامانجە هەبێت من خۆم شەوان بۆ بەیانی ئێستش بڵین پلاندا ئەنێم کە بەیانی چی بکەم و چی نەکەم بڵین بۆ نمونە ئیشێکم هەبێت یاخود دەرسێک بڵێمەوە یاخود بچم بۆ شوێنێک هەمووی پلانی بۆ داانێم زۆر بەش مامۆستا تا لەگەڵ ئەمانەدا هاوشانی ئەم دیاریکردنی ئامانج بە فیڕۆنەدانی کات تا چەند زۆر گرنگە بەلای منەوە بەرداوامی باتووە بگەی بە ئامانجەکەت لە ئێستادا دەبین زۆرێک لە گەنجان کاتێکی زۆریان دەڕوە وڵاهی کات زۆر گرنگە تۆ کە توانیت کات دابش بکەی ئیش دوانەخەی هەموو ئەتوانی زۆر ئیشیش بکەیت و هەروەها کەمتریژی لاکە بیت بەڕئی من ینی کات زۆر گرنگە تۆ بڵین احتیمامدان بە کات بە سەعات بە فیڕۆنەدانی کات بتگەێنێت بە ئامانج زۆر ئەو گرنگترین شتە بەلای منەوە ینی زۆر جار کەسێک پێمەڵێ بۆ بەرنمەیەک یاخود بۆ ئیشێک یەکسەر لەم سەعات چەند ینی ئەو سەعات زۆر گرنگە بۆ ئێمە ینی بڵین وەکو مامۆستایەک من لە پۆلی شار سەعاتم دایم پێ بە 2 دقە و 3 دقەها ینی کاتەکە نتوانی دابشکەی بەڵام بەداخەوە ئێستا لە کۆمەلگای ئێمەیەکە زۆر بە فیڕۆچێ بە تایبەتی لە لای گەنجان بە مۆبایل نازام کاتەکە 2 ساعتێک دانیشن هەر نازانم خۆیان خەریکەکەن بە مۆبایل ئەبێ کات دابش بکرێت بە تایبەمە لە خانماندا کە دەوترێت کاتی خوێندنەوە نییە کاتی ئەوە نییە فێری خۆم فێری زمانی دیکە بکەم ینی بەردەوام هەراڵی خەریکیشی ماڵم کاتم نییە تۆ باست لەوە کرد کە ئەبێ بزانی چۆن پلاندانێت و چۆن کاتەکانت دابشکەی ئەگەر باسێک لە شێوازی ئەو کات دابشکردنت بکەی بۆی ئەگەر بینەرێکمان هەبێ ئەویش بتوانێت سوود لەو فکرەی تۆ وەربگرێت وڵاهی من جەدۆلم داناوە بۆ ئەو ئیشانی بڵین ئەو هینانی کە ئیکەم بڵین ئەو ئیشانی هەفتانە یکەم من عفو لە هینیش بڵین باسی ئەو شوێنێکی تر هەیە من داوامی تیاکەم 2016 پەیوەندیم کردو بە نووری حکمەوە لەوێش وەکو مامۆستایەکی قورئان قراءات درسي قراءة وتجويد وقاعدين وراني أليموا جدولم دانا وبوخم بلين جدولم دانا وبون منا يكشمو دو شمو سير شمل لوي أبم شمان إشكاني خومكم بأونلاين كتابي وين داراني قرآنم هيا شوان كاتكانو همو جدول كانم بو داناون فلانة تلبس عنو يكي كان ساعات ديا روجانا بلين إشكاني خومم إشي ناوماليش إشي خومم هيا إيش مهدابش كردوا سعی خۆشم هەیە قێڕایە بن کەسیرە خوێنم ئێستا ئەوەشم هەر دابش کرد و ڕۆژانی ئێستا 2 شەمان ئەڕۆم بڵین لە هەفتەیەکە ڕۆژی 9 ساعتم داناوە بۆ سعی ئەوە یعنی وەکو جەدول دامناوە لە نەزانینی شێوەزاری سۆرانیەوە بۆ گەشتن بە فێربوونی زمانی فارسی و ئینگلیزی و تورکی پێت وایە کە بە ئەزمونەکانی ژیانی خۆت وە کەسایەتی خۆت خاڵی جەوهەری ئەو خاڵە گرنگەت چییە کە خۆت پێی گەشتی کە توانیتە مەسەلەن لە سفرەوە کە با بڵێن ئەلفوبێش نەزانی و بگەی بەم چەند زمانەوە چەندین ئەزمموی دیەکەش کە ئێستا مامۆسای ئامادەی هاوشان لەگەڵ مامۆستاشی لە نووری حکمە خاڵە جەوهەریەکە چییە لە تۆیە ئەو خەسڵەتە چییە کە وای کردووە بۆ ئامانجانە بگەیت کۆڵ نەدانا جوانە بەڵێ کۆڵم نەداوە زۆر بڵێن هەوڵم زۆر هەوڵم ماوە کاتێکە 2016 دەستم کرد بە لە نووری حکمە دەستم کرد بە خوێندن سعی تەجویدم ئەکرد وەکو هەستم ئەکرد تەلەبەیەکی پۆلی 12 ئەو کاتە بوو کە بایکۆت بوو مامۆستاکان بایکۆتیان نەکرد بڵێن ها قوتابخانەکان هەموو بایکۆتی کردبوو من لە ماڵەوە بێ ئیش نەبووم دانیشتم خۆم فێری تەجوید و قراءات کرد ئەواتە هەر کەسێک کۆڵ نەدا دەگا بە ئامانج دەگا بە ئامانج جاری وا هەبووە بڵێن عفو جاری وا هەبووە یەک لاپەڕەی قورئان 3 ساعات بۆچی
یەک بۆ یەک لاپەڕە 3 ساعتم بۆ داناوە دووبارە گوێم لەگرتوێتەوە بۆ ئەوی بتوانم بیخوێنەوە. وا فێری تەجروبە بووی گوێ بە کەواتە چۆن بوو تۆ لە مامۆستا ئینگلیزیەوە بووی بە مامۆستای قورئان و بووی بە مامۆستای عەرەبی و لە دەستگایەکە دەوام بکەیت و وەڵاهی هەر خۆم حەزم لە قورئان خوێندنەوە بوو چونکە هیچیش نەمەزانی قورئان بخوێنمەوە. بڵێن لە ئێران بەحکمەوەی کە ئەو شوێنێکە ئێمە لێبوون شیعە بوون خوێندنەوەی قورئانیان هەموو باش نەبوو احتیمامێکی زۆریشان پێ نەئەیە. دوای ئەوەش دەورات هەبوون لێرە بەس دەوراتەکان بڵێن هەر بڵێن ماڵ و مزگەوت و ئەو شتانە بوو بە حکم حیزبایەتیەوە باوکم حەزی نەئەکرد بچمەنەوە حیزبەوە. ئیتر نووری حکمە بڵێن دوورە لە حیزبایەتیەوە ینی هینەکە دەستگایەکە سنتەرێکە لە حیزبایەت و شتی تیان ناکرێت. سەرەتای فێربوون نەگەڕێتەوە بۆ کەی چۆن بوو 2016 هەراوا گوێت لە قاریەکان گرت نەخێ ڕۆشتم پەیوەندیم بە مانگی 24 2016 پەیوەندیم بە نووری حکمەوە کرد. سەرەتا چوومە بڵێن پۆلی تەجویدەوە ئیتر خۆی لە جوزی عەمەوە دەست پێەکەیت و ئیمتیحانەکەیت و دوای ئەچیتە ختم ئەتە قرایە حەفسە خوێنی خۆی قرایە عاصمە بە دوو ڕێوای حەفس و ڕێوای شوعبە. لە سەرەتا حەفسەکە خوێنی ئیمتیحانی سی بڵێن 5 و 15 و 30 جزئی دەکەن ئیتر وردە لێ بیتەوە قورئانیش ختم کردووە. بەڵێ زۆر باشە مامۆستا حەز و خولیە تا چەند گرنگە بۆی کە کەسێک بگا بە ئامانجەکەی دەبێت کاتێک کە ئامانجی دیاری دەکرێت پلانەکەی بێ بۆ گەشتن بە ئامانجەکەت تا چەند گرنگە حەز و خولیاشی لەگەڵدا بێت. حەز و خولیا زۆر گرنگە. من چەند بەرپەس ساتونەتە بڵێن بەردەمم هەرگوێم نەداونەتێ بەسەریا ڕۆشتم بڵێن ڕوبەڕووی کۆمەڵگە بوومەتەوە بۆ نمونە ڕۆشتم بۆ نووری حکمە و توانە ئەمە حیزبایەتیە ئەمە وایە ڕوبەڕووی کۆمەڵگە بوومەتەوە کاتێکە لە هەولێر ناوم هاتووە و شەڕی ناوخۆ بوو زۆر بە ناخۆشی ئەچین بۆ هەولێر لە ڕێگەی بڵێن دوکانەوە ڕۆشتین ئیتر هەموو جانتا تەفتیش ئەکرا و مەڕۆ بۆ ئەوێ بڵێن مەڕۆ بۆ هەولێر ناخۆشە و شەڕە و داخلی نیە و ئەوانە زۆر یعنی هەر لەوێش کە لە فارسی ئەوای لەم هێنا ڕۆشتمەوە بۆ ئینگلیزی زۆر بربەستم بۆ دروست بوو ئیتر بەهۆی نمرەکەمەوە بڵێن باش بۆ وەرگیرم. کەواتە ئیرادە چەند ڕۆڵی هەیە لە ئیرادە لە 100% ڕۆڵی هەیە. تۆ خۆت باسی لەوە بەربەست تۆ بەردەمت بەڵام هەر کۆڵت نەداوە. سیقی خۆت زۆر گرنگە بەڕێی من لە 100% ئینسان خۆیەتی ئینجا دوایی پێشتر دانیێل جاماژەی بۆ کرد کە پێم وابێت تۆ خەسڵەتێکی تایبەتە هەبێت چکە بەجددی لە نەزانینی زمانەوە چەند جار لە خاڵی سەفرەوە دەستی پێ کردوێتەوە بووی بە مامۆستای قوتابخانەی ئامادەیی لە دەستگایەکە دەرسی قورئان نەڵیتەوە ینی بربەستی زۆر هاتووەتە بەردەست بەردەمەت. ئەمە ئیرادە وای لە تۆ کرد کە کۆڵ نەدەیت و بەردەوام بیدیان تۆ پێت وایە کە شتێکی شاز خەسڵەتێکی تایبەت لە بوونی و لە خودی خۆتە هەبێت کە لە کەسێکی دیکانە بێت کە بەڕاستی لەوانەیە من ناتوانم کە من ئەو سیفاتی لە تۆیا هەیە ئەو هەموو هەوڵی کە تۆ یاوتە لەوانەیە کەسێکی وەکو من ئەو توانایی نەبێت و ناتوانێت ئەم خەسڵەتە تایبەتە چییە؟ ئەمەش ئەەکەمە دوا پرسیار بۆ بەڕێزت وەڵاهی بەڕێی من عنی خۆم بزانم سیقە بەخۆبوونە چونکە من باوکم زۆر ئیتیمایم پێ هاوم بە مناڵیش لەوانەیە هۆکار کە بەس تەنها خۆ دوایان لەوانەیە لە خوشک براکانیشدا ئیرادەی زیاتر لە منە زۆر دەرکەوتووە ئەوانیش هەرێکە شتێکی خۆیان هەیە بەڵام لە من زیاتر دەرکەوتووە. بۆ نمونە ئەم شەو من لە ژیاریژە خوێنم علوم شەرعیە خوێنم علوم شەرعیم پاڵپار تەواو کردووە ماشەڵڵا کاتەکان هەمووی قەپات بۆ کاتەڵێ ئەم شەو بڵێن ئاهەنگی تەفسیر ئیمتیحانی تەفسیرمان کرد هی بەقەرەوا لە عیمران ئەم شەو ئاهەنگ بوو وتم بە براکەم بم بە وتی کورد تۆ ئەمە بۆچی خوێنی یعنی بەس ئیتر من خۆم حەزم لەیەتی وە خوێنم. دوا پرسیارێ بە زۆر بە کورتی دوا پلان چییە؟ دوا پلانی چێ لە ژیانە ینی پلانە داناوە کە شتێکی کە بەدیبێنی بۆ منە لە بەرکردنی قورئان بێ یاخود دەر شتێکی دیکە بێ؟ وەڵاهی لە بەرکردنی قورئان بەردەوام لە گروپێکامەوە لەبەرەکەم بەس حەزم لە ماستەرە ئینشاءڵڵا بەشی بڵێن بەشی ئینگلیزی ماستەرەکە بخوێنم تر ئەگەر ئینشاءڵڵا تەمەن باقی بێت سپاس دەکەم. بەڵێ بەڕێز مامۆستا ئاژین زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ماندوومان کردی بە هیوای سەرکەوتن لە هەموو قۆناغەکانی ژیاندا. هیوادارم سەرکەوتوو بن سپاسی کەناڵەکەشتانەکەم دەست چاوتان خۆش دووبارە زۆر بەخێر بێت. بەڵێ ئازان و خۆشەویستیان ڤیدیۆکمان هەیە لەسەر بەرهەمە خۆماڵیەکان پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین.
خۆماڵی بە بەراورد بە بەرهەمێکی دەرەکی زۆر فەرقی هەیە. بۆ نمونە زۆرێک لەو زەیتی زەیتونانی کە لە دەرەوە بۆمان هاوردە ئەکرێت زۆربەیان بە پەستاوی گەرم دروست ئەکرێت، زۆربەیان زۆر ئەمێنێتەوانێت، ئەمەی ئێمە تەواو سروشتێتەوە و تازەیە. بە شێوەیەکی گشتی کۆمپانیان یە کارگە و کارخانەکانن بەرهەمەکان هەمووی بەرهەمی ناوخۆین، ڕێگە بە هیچ بەرهەمێکی بیانی نەدراوە کە لێرە نمایش بکرێ. بەکارهێنەرەکانمان هاندانی زۆرمان بۆکەن لەبەرەوەی کە ڕازین لە بەرهەمەکانمان و بەکارهێنانیان زۆرە بۆی و بەردەوامن لەسەری و لەبەرەوەی کە کوالیتی بەرهەمەکانیان بەدڵە لەسەر بەکارهێنانی بەردەوامن ئەوە ئەکات ئێمە پاڵپشتێکی گەورە بێت بۆمان کە لە ئیشەکەمانە بەردەوام بین و برەوی پێبین و زیاتری بەرهەمی زیاتریشمان هەبێت. زیاتر مەبەست لە فستیڤاڵەکە ناساندنی بەروبووم و کاڵاکانی ناوخۆی هەرێمی کوردستانە بە هاونیشتیمانیانی خۆمان. ئەم فستیڤاڵە 5 ڕۆژ بەردەوامە بێ، ڕۆژانە کاتژمێر 6 ئێوارە بۆ 11 شەو لەبەرەوەی جەو گەرمە بە شەوان لە پارکی ئازادی شاری سلێمانی بەردەوامە بێت. دووبارە سڵاوتان لێ بێت ئازیزان، لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە ناساندنی پەرتووکێک دەکەین بە ناوی گەوهەریەکدانەکە ئاوردانەوێک کە لە ژیانی خەبات و شەیدی سەرکردە بەڕێز مامۆستا شەریف حوسێن کە باز لە ژیان و وێزگەکانی ژیانی دەکات کە یەکێکە لە شەیدەکانی ڕابوونی ئیسلامی بزانین چۆن ژیانی بەڕێ کردووە، ئەو وێزگانی ژیانی چۆن بۆ کە نووسەر یاخود ئامادەکاری پەرتووکەکە لێرە میوانی بەرنامەکەمانە بەڕێز کاگرێبوار حوسێن ڕسوول. کاگرێبوار زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. کاگرێبوار مامۆستا شەریف حوسێن کییە؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵاو ڕێز بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و بیسەرانی بەڕێز، سوپاس بۆ ئێوەش بۆ ڕخساندنی ئەو دەرفەتە بۆ قسەکردنە سەر کتێبی گەوهری یەکدانە. مامۆستا شەریف حوسێن پێناسەی شکرتان بۆ دەکەم سەبارەت بە شوێن لەدایکبوون و ساڵی لەدایکبوون و بە خەڵکی کوێیە. مامۆستا شەریف حوسێن ساڵی 1965 لە بەری خدران لەدایک بووە. بەری خدران ئێستا بۆ خۆی سەر بە ئیدارەی ڕاپەڕینە، کاتە مامۆستا شەریف خەڵکی دەڤەری ڕاپەڕینە و دوایەوەی کە ئەوێ لەدایک دەبێت واتە لە ساڵ 1985 بۆ خۆی لە تووەڕەشان لەدایک بووە هەر لە بەری کۆسرەتە، پاشان ڕوو دەکەنە گوندی خدران هەر لە هەمان شوێنە و نزیکی ئەو گوندەیەکە لێ لەدایک بووە. دوایەوەی کە بارودۆخی بڵێن ناوچەکە بەهۆی چالاشی پێشمەرگە و بەهۆی کارەکانی ڕژێم کە ڕوبەڕووی تۆپباران و ڕوبەڕووی کۆمەڵێک ئاسنەگ و ناخۆشی دەبێتەوە، پاشان ڕوو دەکەنە شاری چواقوڕنە. چواقوڕنەش معلومی ئێوەیە کە لە نزیک شاری ڕانیەی دەڤەری ڕاپەڕینە. دوایەوە کە مامۆستا شەریف دێ بۆ ئەم شوێنە بۆ خۆی مامۆستا شەریف تا 6 سەرەتایی خوێندووە. هۆکاری وەش کە نەیتوانێت درێژە بە خوێندن بدات ئەو باردۆخە بووە کە ئەو کاتە ڕووی لە مانتیقەکە کردووە و ڕووی لەو خێزانە کردووە کە مامۆستا شەریف تێیدا بووە، بەهۆی ئەوەشکە کۆچی کردووە. ئێمە لە کتێبەکەدا ژمارەی لە مامۆستاکانمان دواندووە، بە تایبەتی مامۆستایە کە ناوی مامۆستا یاعقوبە، دەڵێ ئێمە ئەم خوێندکارە کە ناوی شەریف حوسێن بووە ئەوەندە زیرەک بووە لە قوتابخانە، ئەوەندە کەسێکی بەتوانا بووە، ئێمە ویستمانە کە کتابێک بکەین ئەم خوێندکارە تواناکانی بە شێوەیەکە ینی لەگەڵ قوتابیەکانی دەوروبەری خۆی زۆر جیاوازە، ویستمانە کە ئەگەر لە پۆلی 6 بێت ئێمە بینێرین بۆ ئەو کاتە یەکی ناوەندی بوو، دوی ناوەندی بوو، واتە
بە ساڵێک 2 ساڵی بۆ حساب بێت بۆ چکە تواناکانی وەکو خوێنکارێکی ئاسایی نەبووە بەڵکو تواناکانی زۆر باش بووە و توانەکانی زۆر بەرز بووە دوایەوەی کە ماڵ شەریف ڕوو دەکەنە شاری چواقوڕنا ئەمجار وێڕاوی کە بۆ خۆی هەر لە هەرزەکاری و گەنجیەوە ئاشناتی و خۆشەویستی بۆ ئیسلام و بۆ خوا و بۆ پێغەمبەر لە دڵدا چەسبیوە بەڵام لە دوایەوەی کە دێنە چواقوڕنا زیاتر ئاشناتی لەگەڵ کاروباری ئیسلامی پەیدا دەبێت و داخڵی کاروباری سیاسی دەبێت لە ڕێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەو کات دواتر کە بوو بە بزوتنەوەی ئیسلامی تاکو ساڵ 1970 ئەمجار لە 1970 بڕیادا کە بچێت بۆ شاخ وە چەکی شەڕەف و چەکی پێشمەرگاتی بۆ بەرگریکردن لە خاک و لە نیشتیمان و لە دینداری ئەم گەلە ڕووکاتە شاخ و دەچێت بۆ مەلەکان لە مەلەکان ماوەیەک لەوێ دەمێنێتەوە پاشان دوای نزیکەی ساڵێک ساڵ و شتێک ئەمجار ڕوو دەکاتە قەڵاتوکان دەچێت بۆ قەڵاتوکان و لەوێ درێژە بە خەباتدەدا تاکو و ڕاپەڕینەکەی 1991 و لە ڕاپەڕینەکەشدا مامۆستا شەریف بەرپرسی ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی بووە لە دەڤەری ڕاپەڕین واتە نەخشەی ڕاپەڕین و بەنامە ڕێژی ڕاپەڕین مامۆستا شەریف لەگەڵ ڕێخستنەکانی ناوشاری ڕانی و دەوروبەری پشدەربی توێن ئەو سەرپەرشتی کردووە و سەرپەرشتیاری ئەم کارە بووە لە دەڤەرەکە پاشانیش کە دێتەوە ناو شار وەکو سەرکردە وەکو قائیدێک ئیتر ئەمجار لە کارباری شاخ ئەمجار دێتە ناو کارباری ناوشار ئەمە پێناسیش کورتە سەبارەت بە مامۆستا شەریف کە بینەران و ئێوەی بەڕێزیش زیاتر بیناسن دەستخۆش مامۆستا من لەو پرسیارەوە دەست پێەکەم ناوی کتێبەکە ناوێکی زۆر جوانە گەوهەری یەکدانە ئەم ناو خۆت هەڵت بژاردووە ئەگەر خۆت هەڵت بژاردو بزانم هۆکاری ئەم ناونانە ئاماژی پێکرد خۆی ئاماژی پێکرد لە شوێنێک ناوەڵە ئەمە هەڵبەتە ناوی کتێبی گەوهەری یەکدانە بە سوپاسەوە مامۆستا مستەفا سەیمینە لانەیە هەمووتان ناوتان بیست بێت مامۆستای زانکۆیە و شارەزای بواری زمانیشە مامۆستایەکی زمانزانە و دوایەوەی کە کتێبەکەمان ئێمە حازر کرد لەگەڵەوە ڕاوێژمان کردەوە مامۆستا ئەو کتێبە پێویستە ناوێکی هەبێت پێچاکە چی بێت جا هەڵبەتە چەند ناوێکی بۆ ناردین ئێمە لە ناو ناوەکاندا ئەو ناوەمان هەڵبژار کە گەوهەری یەکدانە ئای تعبیرە لەوەی کە ئەم پیاوە گەوهەرێک بووە ینی بەو سیفەتانێکی هەیە بووە و بۆ خەسڵەتانێکی هەیە بووە یەکدانە بوو ینی ئەو شێوە تایبەتمەندی کە ماڵ شەریف هەیە بووە وەکو گەوهەرێک کە خۆشتان زان گەوهەر یانی چی و ئەو گەوهەرە یەک زۆر یەکدانە مامۆستا پێشەکی کتێبەکە مامۆستا عەلی باپیر بووی نووسیوە لەبەر خۆشەویستی بۆ مامۆستا شەریف بووە پێشەکێکی و نووسیوێتی یان هۆکارەکەی چی بوو بەڵێ هەڵبەتە من دەمێت لێرەوە سوپاسی جناوی مامۆستا عەلی باپیر سەرۆشی کۆمەڵ دادگەری بکەم کە هاوکار و پشتیوانە بوو لە ئەم کتێبەدا ڕاستی نووسینی پێشەکی جەناوی مامۆستا بۆ کتێبەکەی ماڵ شەریف ئەوە بوو کە مامۆستا عەلی باپیر و ماڵ شەریف دوو هاوڕێی زۆر نزیکی یەکتر بوونە ئێمە لە کتێبەکەدا بە تەفاسیلی بەڵە لە وێنەکاندا و بە تەفاسیلی ئێمە لە کتێبەکەدا چاپێکردنێکی دوور و درێژمان لەگەڵ مامۆستا عەلی باپیردا ئەنجام داوە یعنی بۆ خۆی لەوێ باز دەکە کە پەیوەندیشی ڕۆحی تایبەت لە نێوان هەردووکیاندا هەبووە و یەکتریان زۆر خۆشویستەوە دوای وەکێمە ئەم پرۆژەیەمان برد بۆ لای جەناوی مامۆستا زۆری پێخۆش بوو زۆر دەستخۆشی کرد و تەواوی پشتیوانی خۆی دەربڕی بۆ ئەم پرۆژەیەکە بە ئەنجام بگات ئەوە بوو کە دواتریش ئەم پێشەکە جەناوی مامۆستا هەم وەکو هاوڕێیەک وەکو وەفاداری هەم وەکو شەهیدێکیش کە زۆر لە مامۆستا عەلی باپیر نزیک بووە و بێکەوە بوونە لە زۆر وێزگەی ژیاندا وەکو لە کتێبەکەش و لە چاپێکردنەکەشدا ئاماژەی پێکردووە لە وێزگەی ژیاندا بێکەوە بوونە ئیتر بە پێویست زانراکە جەناوی مامۆستا ئێمەش هەڵبەت تەکلیفمان لێکە کە مامۆستا پێیان خۆشە پێشە کتێبەکە جەنابەت وەکو هاوڕێیەک و وەکو دۆستێکی نزیکی مامۆستا شەریف بینووسی سوپاس دەکەم خۆڵ ناگرێت سەکتی باش بەسەر چاوەوە پێشەکە من دەینووسم زۆر باشە کاکڕە بەرناوەڕۆکی ئەم کتێبە بە حکمی بەڕێزت کە ئامادەت کردووە باز لە سەراپاژیان و ڕوودا و ینی هەموو شتێکی مامۆستای تێدا بەڵێ هەڵبەتە ئێمە لە کتێبەکەدا شەیداخان و بینەرانی بەڕێزیشکە بیزانن ئێمە هەوڵمان داوە زۆربەی هەرە زۆری خۆناغەکانی ژیانی مامۆستا شەریف باسکەین لە لەدایکبوونیەوە تاکو شەهید بوونی هەڵبەتە مامۆستا شەریف
لە 1993 لە سیای ماکۆک شەهید بووە بەتەنهاش نەبووە بڵێن ماوسا شەریف ڕێبوار ببوورە پێم وابێ ئەم ڕووداوی شەهید بوونی تا ئێستا بە ناڕوونی ماوەتەوە لە کتێبەیە ئێوە بەڕوونی ئێمە بەڕوونی باسمان کردووە بەڕوونی ئەومان هێناوەکە ئەو شەهید بوونە چۆن بووە چۆن گیراون چونکە ماوس شەریف و هاوڕەکانیان بەدیلی گیراون و بەدیلیش ڕەمی کراون ئێمە بۆ وەکو دەڵێ سەنەدی مێژووی ئەمە تاکە کەسێک کە ینی سەرچاوەی زانیارەکانە ماوەسا حەسەن بابەکرە چونکە مامۆسا شەریف مامۆسا وریا مامۆسا حەسەن بابەکر کاک ئەحمەد بابەکر و کاک حاجی نەبی کاک محەممەد یونس ئەم حەوت کەسە بەیەکۆ بوونە دوایەوەی کە بەدیلی گیراون ئەو حەوتە بەدیل گیراون لە چێ ماکۆک لە ڕۆژی 12 لە شەڕی 1993 لە شەڕی ناوخۆی بڵێن بزوتنەوەی ئیسلامی و یەشەتی نیشتیمانی دوایەوەی کە بەدیل دەگیرێن ئەمانە ڕەمی دەکرێن شەهید دەکرێن مامۆسا حەسەن بابەکر قەدەری خۆی پەروەردگار بۆکە ڕزگاری بوو بڵێن دوای کە بە برینداری ڕزگاری بوو ئەو بڵێن خۆی پەروەردگار نەزاتیدا ئێمە ڕاستی و دروستی بەدیلگیرانیە و ئەو گفتوگۆی کە لە کاتی بەدیلگیرانیان و شێوازی بەدیلگیران و شەیدکردنیان هەمویان لە سەرزاری مامۆستا حەسەن بابەکر ئێمە ئەومان نووسیوەتەوە چونکە هەڵبەتە کۆمەڵک قسەی دیکە هەبوون کە بڵێن شێوازەکەی بە شێوێکی دیکە دەژێڕایەوە هەندێک کەلیمەی دیکەی تێکەڵاو بوو ئێمە بۆی کە ڕاستی دروستی مێژووی ئەو شتە چۆنە جەنابی مامۆستا حەسەن بابەکر هەمووی بە تەفاسیلی و بەوەی کە پێویستە لە کتێبەکەدا ئێمە باس کەمێک باسی ئەوە دەکەین بەڵام خەسڵەتە گرنگەکانی مامۆستا چی بوو کە بگاتەوەی کە پێویست بکە پەرتووکێکی لەسەر بنووسرێ واتە دیوە کۆمەڵایەتیەکەی ڕەفتارەکانی وای کردووە کە خۆشەویست بێ لە لای هاوڕەکانی دەستخۆش بێ پرسیارێکی گرنگەوە زۆر کەسیش لە خەسڵەتەکانی مامۆستا پرسیار دەکات جارێ مامۆستا شەریف من لە زاری هاوڕەکانیەوە ئەو وەسفانتان بۆ باز دەکەم لە زاری خوشک و برا و کەسوکاری کە بڵێن ئەوان تەمەنە لەگەڵ ژیاون ئەو کاتێک ئێمە لەگەڵ ژیاوین تەمەنمان زۆر نەبووە کە شەهید بووە بە بیرمان دێ بەڵام ئەوەی کە بڵێن لە ڕووی سیفەت و لە ڕووی هەڵسوکەوتەوە دەوێت بگەڕێنە بۆ خوشک و براکانی و ئەو هاوڕانی کە لەگەڵ دابوونە دیارە مامۆستا شەریف وەکو مامۆستای پێش ئەم ڕۆژە ئێمە لە ڕۆژی 10 ڕۆژ شەممە مەراسیمێکمان کرد بۆ ناسانی کتێبەکە جەنابی مامۆستاش وتارێکی ترا پێشەش کرد ژمارە لە سیفەتەکانی لەوێ ئاماژە پێکردن یەشێ لەو سیفەتانی کە بەڕاستی جێی سەرنجە ئەم مامۆستا شەریفە پیاوێکی زۆر عابید بووە خۆشەویستی ئیسلام خوا پێغەمبەر درودی خوا لەسەر بێت ینی بە فیعلی لە ڕۆح و ینی دیوە معنەویەکەدا زۆر ڕۆچووە ینی پیاوێک بە مانای کەریمە عاریف بووە پیاوێکی ینی عابیدێکی بەهێز بووە بۆ ینی خۆشەویستی بۆ خوا بۆ پێغەمبەر و بۆ ئیسلام پاشان ئەم مامۆستا شەریفە پیاوێکی وەک دەڵێ خۆنەویست بووە یعنی ئەوە نەبووە کە حەز بکات بە دەور و پشتی خۆی بەهێز کات هەوڵی داوە وەکو چرایەک وەکو مۆمێک دایمەن بۆ خۆی بتوێتەوە بۆی دەوروبەرکەی خۆی ڕووناکاتەوە کەەوە سیفەتێکە کە خەڵک لێی دەئاڵێت هەنێ سیفەتێکە خەڵک حەزی پێ دەکات پاشان دڵسۆز بوو بۆ ڕێبازەکەی خۆی ئەوەی کە توانیوێتی کردوێتی نەک بڵێن زۆر کەسێ توانای زۆری هەیە بەڵام کەم دەبەخشێ بە ڕێبازەکەی بەڵام مامۆستا شەریف ئەوەی کە زانیوێتی و توانیوێتی ئەوەی کە پێی کراوە ینی شەو و ڕۆژ لە خزمەتی کاروبارەکەدا بووە دڵسۆزانە خۆنەویستانە لێبڕاوانە خزمەتی ڕێبازەکەی کردووە پاشان کەسێکی زۆر کۆمەڵاتی بووە زۆر تێکەڵاو بووە زۆر لەگە خەڵکدا پەیوەندی بەهێز بووە زۆر لەگە خەڵکدا هەڵسوکەوتی کردووە نەوەی ینی لە پێساو نەگرتووە ئەم کەسە ئافرەتە پیاوە پیرە گەنجە منداڵە یعنی لەگەڵ هەموو تەمەنەکاندا ئەو کەسە خۆی گونجوان لەگەڵ منداڵدا خۆی کردوتە منداڵ لەگەڵ ینی بە تەمەندا خۆی کردوتە کەسێکی بە تەمەن واتە وای کردووە کە فعلەن لەگەڵ هەموواندا ئەو سیفەتانە هەیە پاشان کەسێکی بەڕەحم بووە کەسێکی وەکو دەڵێ زۆر سۆزی هەبوو لەگەڵ بەرامبەرەکانی لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیدا ژیاون ئەم جارۆکو ماوەسای پێر ئەو ڕۆژە باسی کرد دیمە لە شەڕیدا لەگەڵمدا بووە
کەسێک بووە لە هەڵسکۆدا نەرم بووە بەڵام لە شەڕشدا زۆر ئازا و بەجەرگ بووە یعنی مامۆستای پیر لە کتێبەکەشدا لە چاپێکردنەکە دەڵێ من ئەگە بڵێم ترسم لە وجودی ئەو پیاوەدە نەدیوە ینی مبالغەم نەکردووە پیاوێک بووە کە لە شەڕ و ڕوبەڕووبوونەوە بەڵام لە هەڵسکەوتدا زۆر نەرمونیان زۆر لەسەرخۆ بەڵام لە کاتی تنگانەژە بە فعلی کەسێک بووە کە لە کات و لە ساتی خۆیدا دەڵێ چۆن مامەڵی پێویست بێ ئەوە مامەڵی کردووە بۆیە ئەم سیفەتان و سیفەتی دیکەش کە ڕەنگە سەدەرفەت نەبێت کە هەروێ باسکەین وای کردووە کە ماڵ شەریف بەڕاستی لای خەڵک خۆشەویست بێت و لە دڵی خەڵکدا تا ئێساش کە 26 ساڵە شەهید بووە یعنی هێشتا لە دڵی خەڵکدا الحەمدوللا بە خۆشەویستی ماوەتەوە. کاکڕەبات پێشتر ئاماژەت بۆ کرد کە لە کاتی ئامادەکردنی ئەم کتێبەیە چاوپێککەوتن لەگەڵ هاوڕێ و مامۆستاکان و لەگەڵ هاوڕەکانی مامۆستایەکە گفتوگۆ و چاپێککەوتنی ئەوانە وەرگرتووە لەناو ئەم کتێبەیە لە ناوڕۆکی ئەم کتێبەیە هیچ وتەیەکی مامۆستا خۆی تێدا هەیە پێنووسی بێتەوە. بەڵێ ئێمە هەڵبەتە لە کتێبەکەدا ژمارەیەک لە وتارەکانی مامۆستامان نووسیوەتەوە هەم ئەگەر سەرکەن لێرەمە لە لاپەڕا 234 وتارەکانن بەڵێ بەتەکیت ئەمە لێرە لاپەڕە 6 ئەگەر پرسیە لاپەڕە 6 تێداتی لە وتەکانی مامۆستا شەریف ئەوە پەرەگرافێکە لە وتەکانی مامۆستا شەریف و لە پشتەوە بە هەمان شێوە پەرەگرافێکمان لە وتەکانی مامۆستا شەریف هێناوە کە ئاماژان پێکردووە وتەکە لە خوار نووسیمان لە وتەکانی مامۆستا شەریف ئێمە لە ناو خودی کتێبەکەدا 4 وتار لە وتارەکانی کە بۆ خۆی قسەی کردووە و وتاری داوە ئێمە ئەو کتێبە 4 وتاری نووسراوی مامۆستا شەریفی تێداوەتە ئەو قسانی کە بۆ خۆی کردوێتی پاشانیش قسەش دەفەرمووی ئێمە لە خودی بەڵگەنامەکاندا لە وێنە و دیکۆمنتەکانی کتێبەکەدا مامۆستا ئەمیر ئەحمەد عەبدولقادر ساڵی 1993 داوای لێ دەکات لە 26/4/1993 لە سەرشکەوتان دەڵێ مامۆستا پێم خۆش هەندێک ئامۆژگاری بۆ بنووسی ئەلێرە لاپەڕە 337 ئەگە تەماشاکەی ئەوە دەسخەتی مامۆستا شەریفە خۆیەتی بەڵێ کە ینی ئامۆژگاری مامۆستا ئەمیری کردووە پێی گوتو مامۆستا پێم خۆشە چەند شتێکم وەکو ئامۆژگاری بۆ بنووسی سەیری کەلیمەکانکەن زۆر جوانن دەڵێ بەنای خۆی خۆشەویست یەکەم پێشەوەی ڕخنە لە خەڵە بگری لە خۆتی بگرە دوو عیبی خۆت چاک بکە ئەو جار داوا لە خەڵک بکە عیبێک چاک بکات واتە دوو عیبی خۆت ببینە ئەم جار بە خەڵک بڵێ تۆ عیبەیش چاک بکە سێمیان بە هەمیشە خوال لێات بێت و قینی موسڵمانان لە دڵدا نەبێت دەنا شەیتان سەفارەتی خۆی دێنێتە ناودەروونت و دەست دەکات بە تەشکیلات چەند جوانە یعنی دەڵێ ئەگەر شتی خەڵکت هێنا ناودڵ و وەکو دەڵێ بغز و قینت کۆکردنە دڵدا دەڵێت شەیتانیش سەفارەتی خۆی دێنە لێوێ خۆی جێگیر دەکات ئەمجا دەست دەکات بە تەشکیلاتی ئەم ئیشەی کە بۆ خۆی دەیەوێت وەدەوەدا لە نادڵدا ڕق و قین و بغز و ئەوە زیاد دەکات. چوارەم هەر کە بیستت برا یان خۆشێکی موسڵمان باسی کردووی بە خراپە ئەتۆ دوعای بۆ بکە و ڕقل لە شەیتان هەسێت ڕق لە کەسکاڵ نەسێ شەیتان وای کردووە کە مابەیندان تێک بدات جامە دیکۆمنتێکە کە مامۆستا شەریف بە دەسخەتی خۆی نووسیوەتی و 4 وتارش لە وتار و لە قسەکانی خۆی کە هەڵبەتە زیاترن ئێمە لە کتێبەکەدا باوسەر لە باسی وتارەکانە بۆ کردو لە وتارەکانی و لە وتەکانیشە زۆر ئاماژە بە قورئان دەکات شارەزایی هەبووانی زۆر لە قورئانە بۆنی کە حەزی بەشیکردنەوەی قورئان بوون لە وتارەکانی هەم لە وتەکانیشیدا هەڵبەتە زەرای مامۆستای وەکو گوتمان زۆری نەخوێنە لە تەنها تا 6 سەرەتایی خوێندووە بەڵام مامۆستا پێ وەکو هاوڕێک ئەو ڕۆژە ئاماژەی بە شتێکی لە کتێبەکە شار ئاماژەی پێکردێتەوە دەڵێت زۆر مشتاقی بە دواداگەڕان بوو پرسیاری دەکرد یعنی ئەمن لەو ڕۆژانە دۆستەشیکەی مامۆستان بینی کوتی لە شاخ ئێمە 3 کەس 4 کەس گروپێکمان دروست کرد بوو دەگەڕین بە دوای ئەوەیدا وشە قورئانیەکان چێ قورسین وشە بدۆزێتەوە ئەو خۆی بیزانە پرساکە بۆی کە ئافیان ئەو کەسر دەیزانێت دەیگو زۆر لەوە ئیسفادەمان دەکرد پاشان ئێمە لەو کتێبەدا بەشێکمان هێناوە خۆشەویستی مامۆستا پێ بۆ فێربوونی زانستی شەرعی کە لەوێ ئەو کەسانە مامۆستا و هاوڕێ و دۆستانەمان هێناوە کە
مامۆستا هەوڵی داوە کە زانست شەرعی فێر بێت قورئان فێر بێت زیاتر بە دوای دا بکات مطالعە بکات شت بخوێنێتەوە کە ڕەنگە بۆ خۆی وەکو گوتمان لە ڕووی ئاستی خوێندنەوە نەگەشتە ئاستی ئامادەی بچێتە زانکۆ بچێتە بڵێن پەیمانگایەک دوایەوە تەخەڕوسکە بەڵام خی گەورە ڕۆشنایی و ڕووناکێکی وای خسوە ناو دڵیەوە کە لە هەوڵی بەدەستێنانی زانست و زانیاری شەرعیدا ئەلحەمدولیلا توانی بووی کە شارەزای باش پەیداکات و بەشێک تایبەتمان لەسەر ئەو بابەتە لە ناو کتێبەکەدا ئاماژە پێ کردووە. زۆر باش ئەو ڕوودا و بەسەرهاتانەی کە لە ژیانی مامۆستادا ڕوویدا و تۆش لە کاتی ئامادەکردنی ئەم کتێبەیە کامیان بە کامیان زۆر سەرسان بوو کامیان زۆر سەرنجی ڕاکێشان. شەیداخان هەڵبەتە مبالغە نەبێت هەموو وێستگانی ماڵ شەریف جێی سەرنجن یعنی بڕوا بکە من ئێستاش ینی لە سڕ و نهێنی ئەوە تێنێگەشتم کە ماڵ شەریف بەوەندە تەمەنە کەمەی کە کۆی گشتی ژیانی ماڵ شەریف کە ژیاوە 28 ساڵ ژیاوە بە 28 ساڵ گەشتۆتە ئەندامی سەرکردایەتی لە ناو حیزبێکی سیاسیدا یعنی کۆی گشتی ژیان و شەهیدبوون ماڵ شەریف هەمووی 28 ساڵ بووە لەو 28 ساڵە شەیداخان کۆمەڵێک وێزگەی زۆر گرنگی لە ژیاندا تۆمار کردووە کە وای کردووە خەڵک ئەوەی کە قسەی لەسەر کردووە دۆست و هاوڕێ و نزیک و خۆشەویستانی بە شێوەیەک باسی مامۆستا شەریف بکات وێزەکانی باسکات هەمووی یەک لە یەکتر جوانترن هەموو یەک لە یەکتر ینی شتی گرنگی تێدایە جا لە ڕووی خۆشەویستی دەڵێ بۆ دین بۆ خوا بۆ پێغەمبەر بۆ ئیسلام یان شتی زۆر گرنگ باز دەکەن لەگەڵەوەدا خۆشەویستی بۆ نیشتیمان یعنی چەندان وێزگەی تێدا کە لەسەر دەستی حکوومەتی ئەو کاتی بەعس ینی هەوڵی گیرانی دراوە هەوڵی وەک دەڵێ زۆر خراپەکاری بەرامبەر دراوە کە بێدەنگ بکرێت وەکە سوکارەکەی زۆر ئەزیەت دراوە یعنی لەو ڕۆژانە یەشێک لە براکانی بۆی باس کردین وتی یەشێک لە ئەم نیستەوارات بانجی کردین وتی کاخدر کە برای ماڵ شەریفە وتی یان مەلا شەریف دێتەوە یان ئێوە بە خۆتان و ماڵ منداڵتان بۆ سەماوە یەشان هەڵبژێر یان نەفیتان دەکەین بۆ سەماوە دوورتان دەخینەوە لێرە یان دەیە بچی مەلا شەریف بینیەوە کە ئەوانە هەمویان ینی خۆشەویستی ئەو دەردەخەن بۆ نیشتیمان بۆ خاک ئامادە نەبووە لە هەموو ئەو شتانێک کە مەترسیان ڕۆڕووی دەبێتەوە هەر دەست هەڵگرێت لە چەکی خەبات و بێتەوە خۆی تەسلیم بە ڕژێم بکاتەوە ئەو مەترسیانی کە بۆ سەر کە سوکارەکە دروست دەکرد ئەو بیانجا بۆیە حقیقەتەن هەموو وێزەکانی ینی وێزگەی تایبەتن بە تایبەتی وێزەکانی شەهیدبوونی ینی پشتی وەکتەڵێت تایبەتی تێدایە ئیتر کتێبەکە شتی خۆش و ناخۆشە دووترا هەیە کە بەڕاستی لە سەرزاری هاوڕەکانی لە باسمان کردەوە. مامۆستا شەریف چۆن خەباتی سیاسی و خەباتی چەکدارێکی لە ڕخستنەکانی شارەوە گۆڕی بۆ ڕخستنەکانی شاخ ئەمە چۆن کرا؟ ئەمە لە کتێبەکەدا لەسەر زاری دوو لە هاوڕەکانی یەکیان کاک سەید ئەحمەدە یەکیش کاک حەمەدی ئاڵایە کە هەرچیان ڕێخستنی دێرین بوون لەو کاتە ئەوانە بە وردی باسی ژیانی ڕێخستنی ماڵ شەریفیان کردووە لە کتێبەکەدا مامۆستا شەریف دا ئەوەی کە هەوڵی داوە ینی خەڵک ئاشناکات مەبەستیان لە دەڤەری ڕاپەڕینە لەوێ چاڵێکی ئەنجام دەدواتە چۆتە شاخ بەڵێ لە شاری چواخۆرنا ئەوان گەڕاون بە مزگەوتەکاندا گەنج و لاویان زۆر ینی هەوڵیان داوە ئاشنایکەن بە ئیسلام بەکاری ڕێخستنی بزوتنەوە ئەو کات و زۆر هەوڵیان داوە کە خەڵک لەو خراپەکاری و لەو بەدووادا گەڕانەی کە ینی خەڵک هەیبوو بۆ بەعس دووری خەنەوە ڕۆ و دینداری و ڕۆ کوردایەتی بهێنن ئەمە ژوای کردووە کە ماڵ شەریف ئەو کاتەکە لە ڕێخستندا بووە مەترسی بۆ سەر ژیانی دروست بێت. زۆر باش مامۆستا پیان بەڵێ کاتمان زۆر کەمە بەڵێ پیان وتووە کە ینی خەبەریان بۆ نردووە من لە کتێبەکەشدا وێنێکم داناوە ئێمە شتێکە و کات خۆ پێیان دەبوو کونە تیارە ینی ئەو کاتە بوو ئەو شوێنە بوو کە خەڵک خۆی لێ دەشادەوە کاتێککە تیارە دەهات قەسفی دەکرد چەند جار لێ خۆی شادۆتەوە لە ترسیەوەی کە بگیرێت بۆیە فشاری بەعس وای لێ کردووەکە ینی سەری خۆی هەڵگرێت و
ڕووکاتە شاخۆ بچێت لە مەلەکانەوە لێ دەست بکات بە خەواتی سەگداری. زۆر ڕۆژماوەستا زۆر بە کورتی کاتمان زۆر کەمە ئەگەر لە دقەیەکات کەمێکی کە باز لە شەید بوونەکەی بکەینکەوەکو ئاوکارم شەید ئاماژەی پێکرد لەوانەیە کۆمەڵێک ئالۆز بێت وە لێرە لێ باز دەکەن کە وتت شاید حاڵەکان باسییان کرد بە زۆر بە کورتی. هەڵبەتەوەکو باسمان کرد لە کتێبەکەدا ماوەستا حەسەن بابەکر زۆر بەوردی باسی کردووە دیارە دوایەوەی کە دەگیرێن بەدیل دەگیرێن هەوڵێک نەبوو بۆ ئازادکردنیان هیچ وڵای بە ئەوە ڕانەگەشتیانی کتوپڕ بۆ جیرانەکان و دوای کرد بردویانە بۆ لای ئەو بەرپرسە سەربازەی یەشتی لی پرسیون ئێوە چێن و ئەو توێتی ناوکی خۆی پیاگوتووە توێتی ئەی ماوەسالی لەشوێ ماوەسا عوسمان لەشوێ کە ماوەسا عوسمان ڕابەری گشتی بۆ کات توێتی من نازانین ئێوە هەر خۆمان لەسەرە ئیدی دەوروبەرەکەی دیارە قسەی ناشرینیان کردووە ماڵ شەریفیش توێتی قسەی ناشرین مەکەن جنێومان پێ مەدەن بمان کوژن بە سوکاتیمان پێ مەکەن ینی سوکاتی شتێکی ناخۆشە ناشرینە ئامادەین کە شەیدمان کە بمان کوژن بەڵام قسەی ناشرینە پێ نەڵێن ئەیشکوتی باشە تان کوژین ئیدی پێشخواان داون دواتر بڵێن لە دواوە چەند کەسێکیان چیا کردێتەوە بە هەندێک بیکەیسی پێ بۆ هەندێک کڵاشکۆ پێ بووە تەقان لێکردون و ئیدی بە کورتی بڵێن شەید بوونیان بۆ شوازەوە بە دیلی شەیدەکەن کە هەندێکیان بڵێن دەستیان بەستراوەیان جا بە پشتێنیان داخود بە و جەمەدانێکە لەسەریان بوو لە پشتەوە تەقان لێکردن بۆ شێوەش بردویانە کوتیانە لە خوارەوە بڵێن لە ماکۆک شەید کران کوتیان لە خوارەوە هەندێک پێشماکی گۆی لێە پێشماکۆک و قەڵغانشی مرۆیی لەوێ ئێوە بەکاردێنین بۆی کەونە فەران بگرین توێتی کەسێکی لێ نەماوە دەزانین کە کەس لێ نییە یان نێتیەوە بکە بیان کوژن و شەیدانکەن ئیتر پێشخواانداون و تەقان لێکردون و شەیدان کردون زۆر سپاس من دەمەوێت پێشەوەی کەوتای بێبێنم لێرە نووسیمانە پێداچوونی کاشەری وەرزێر ئاماژە بە کاشەی وەرزێر کەم کە لە کتێبەکەدا بەڕاستی زۆر ماندوو بووە سوپاسی دەکەم لێرەوە دەستخۆشی دەکەم بۆ سوپاس بۆ خۆشەویستی و ڕێزی ئەو خەڵکە کە بەڕاستی زۆر بۆ کتێبەکە مشتاقن زۆر پرسیار دەکەن و ڕێزی زۆران دەربڕیەوە من ئەو کتێبەش وەکو هەدیە پێشکەشی کتێبخانەکەی ئێوەی دەکەم لە بەدامەی پیامی ڕۆژ لە کتێبخانەکەدا بدرێت و سوود لێ بینرێت سپاسی ئێوە دەکەم بژارەوە بنێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوازە بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستانە سپێرین کاتێکی خۆشخواتان خواتانەکە.